بەنای خوای بەرز و بێهاوتە سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویست ئەم کاتتان باش خۆشحاڵ و بەختەوەرم لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم دانیار با کۆمەڵەیەک تەوەر و بڕگە و بابەتین و جیاوازەوە هاتوویلەتەوە خزمەتان بە هیوای ئەوەی کات تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. دەست خۆشەیدا سڵاوتان لەبێت دازان و خۆشەویستان لە هەر جێگەیەگەن هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین کە ئەمڕۆژ بڕگە و بابەتەکانمان بەدڵ و دەرونێکی ئارامەوە تا کۆتایی بینەری بن بۆی کە سوودمە من لە تەواوی بڕگە و بابەتەکانمان ئازان و خۆشەویستان لەو تەورانی کە ئەمڕۆ پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە تەوریەکەی بەرنامەکەماندا باز لە پرۆژەیەکی گرنگ دەکەین بە ناوی پرۆژەی پرشنگی فەرموودەکە لەلایەن ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە ساڵانە ئەم جۆرە پێشبڕکیانە ئەنجام دەدرێت بە ئامانجی زیاتر خزمەتکردن و شارەزابوونی گەنجان بە فەرموودەکانی ئازیزمان پێغەمبەری عزیزمان صلی الله علیه وسلم بزانین ئاماژ لەم پرۆژەیە چیەوە چۆن گەنجان دەتوانن بەشداری بکەن و خەڵاتەکان چین و بزانین شێوازی پرسیارەکان چۆن چۆنیە لەو پرۆژەیەدا. بەڵە بەڕێزان لە تەوری دومدا کە تەورێکی تەندروستیە باز لە هۆکارەکانی دروستبوونی پەڵە دەکەین بێگومان کە دەزانین جۆرەها پەڵەمان هەیە بە دیاریکراوی لەم پرۆگرامی ئەم ڕۆماندا باز لە پەڵی ڕوخسار دەکەین بزانین هۆکاری دروستبوونی ئەم پەڵانە بۆچی ئەگەڕێتەوە. میوانێکی تایبەتمان دەبێت کە پزیشکێکی پسپۆڕە لە بواری پێست و جوانکاری. بەڵازان لە تەوریسی بەرنامەکەشماندا باز لە بابەتێکی گرنگ دەکەنەوەی ژەوەیە کە خۆی باڵا دەست کۆمەڵی شتی بۆ داناوین کە حرامە و نابێت جێبەجێام بکەین. ئەوە جێبەجێکردنی ئەو فەرمانانی خۆی گەورە و دوورکەوتن لەو حرامانە چ قازانجێک بە مرۆڤ دەگەن و خۆمان پارێزین لەو حرامانە چیمان دەست دەکەوە بزانین بۆچی خۆی گەورە ئەمانەی داناوە بۆچی حکمە لەوەدا چیەوە لە ئێستادا کۆی ئەو حرامکراوانە کە زۆرێک لە وڵاتانی ڕۆژاوە هاتوونەتە وڵاتانی دیکە کە نەخۆشی تێدا بڵاو دەبێتەوە کە بەشێکی زۆری ئەوانن کە حرام کراون لەلایەن خۆی باڵادەستەوە بەڵام زۆرێک لە وڵاتانە جێبەجێ دەکەن کە دەبینین جۆرەها نەخۆشی لەو وڵاتانەدا بڵاو دەبێتەوە. ئێمە باز لەو دەکەین کە موسڵمان تا چەند گرنگە لەو بابەتە حرامکراوانە دوورکرێتەوە کە دوجار خزمەت بە خۆی دەکات و دەبێتە هۆی پاراستنی مرۆڤایەتی. بەڵە بەرزان لەگەڵم سێتەوەرە سەرکێشدا کۆمەڵە بڕگە و بابەتی دیکەمان دەبێت وە کەمیشە سەرەتا دەچین لە لای بڕگەی کەشوهەوە. بەڵازان و خۆشەویستان ساڵانەوە بەردەوام ڕێکخراوی قوتابیانی کوردستان کۆمەڵی پرۆژەی تایبەتی هەیە بۆ گەنجان و لاوان کە خزمەت دەکات بە گەنجان و لاوان لە بواری فێرکردندا بێت لە بواری خوێندن و دیراساتا بێت و لە بواری فەرموودەکانی پێغەمبەری ئازیزمان صلی الله علیه وسلم و لە بواری زانستەکانی ئاینی پیرۆزی ئیسلامدا بێت. ئەمە لەم تەوەرێمەدا باز لە پرۆژەیەکی گرنگ دەکەین بە ناونیشانی پرۆژەی پرشنگی فەرموودەکە
گەنجان و لاوان تێدا بەشداری دەکەن لەم پرۆژەیەدا و تاقیکردنەوە ئەنجام دەدەن بەگشتی بزانین ئاماج لەم پرۆژەیە چیەوە قوتابیان چەندێک بەشداریان کردووە ئایا سەرجەم شار و شارشوەکانی کوردستان دەگرێتەوە کە بڕیارە بەیانی تێدا تاقیکردنەوە ئەنجام دەن گفتوگۆ دەکەین لەوبارەی لەگەڵ مامۆستا حەسەن ئەمەر سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان مامۆستاگیان زۆر بەخێر بێن. مامۆستا ئەگەر سەرەتا باز لە کوی پرۆژەکە بکەین ماوەی چەندێکم پرۆژەیە دامەزراوە چۆن دەتوانێت خزمەت بە گەنجان و لاوان بکات. بەناوی خۆی پەروەردگار وەڵا گومانی تێدا نییە کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان سوپاس بەخۆی گەورە ساڵانە بەردەوام پرۆژەمان هەر هەبووە پرۆژەی پرشنگی فرموودەیەکێکە لەو پرۆژانەی کە ئەم ساڵی دووەمێتی کە بە شێوەیەکی فەرمی ئەم پرۆژەیە بەڕێوەبەرین زیاتر لە چوارچێوەی بابەتی فرموودە و ذیکر و بابەتە پەروەردەیەکان کە حەقەتەن دوای دیراسەکردن و وربوونەوە بۆمان دەرکەوت کە بەتایبەتیش چینی قوتابیان و فێرخواز لە ئێستادا پێویستی بەوەی بەڕاستی لە ڕووی پەروەردەیەوە ئیشی لەسەر بکەین و کاری لەسەر بکەین لە دوایەوەی کە بەداخەوە پرۆسی پەروەردە بە شێوە گشتیەکەی هەز دەکەین کە لە بواری پەروەردەدا زۆر بە ڕۆڵی خۆی هەڵناستەوە ئەکتیڤ نییە لەو بوارەدا بۆی بتوانین بەشێک لەو فەراغاتانە بۆ تەڵەبە پڕ بکەینەوە قوتابیان سوودمەند بن لەو جمو جۆڵ و چالاکیانەی ئێمە بە تایبەتی لە بواری پەروەردەیەکەدا ئێمە ساڵانە ئەو پرۆژەیە من بۆ ساڵی دووەمە ئەم پرۆژەی ڕادەگەینی پار 28 مانگ تاقیکردنەوەمان تێدا کردم ساڵ 27 مانگە ئەم پرۆژەیە نزیک بە 2 مانگ دەبێت لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە ئەم پرۆژەکەمان ڕاگەیاندووە سوپاس بەخوای گەورە زیاتر لە 4000 کەس تا ئێستا قوتابی و فێرخواز ناوی خۆی تۆمار کردووە لەمە سەرجەم تەمەنەکانەگرێتەوە یاخود بە پێی وڵی تەمەنمان تا 30 ساڵ تەمەنمان دیاری کردووە بۆی چونکە بەشێک لە دیکرەکان ئاسانن و بەشێک لە ئەو دیکرانن کە ڕۆژانە زیاتر وەکو تاکیکی موسڵمانیستان دەیان کاتووە بە تایبەتی ژێمە زۆر جار سەیری ئەومان کردووە کە قوتابی هەندێک ذیکر و ویر دەکات لە کاتی تاقیکردنەوە و لە کاتی خۆ ئامادەکردن بۆ تاقیکردنەوە ئەم بابەتانە ئێمە خستومانەتە ناو ئەم کتابەوە یەکێک لەو لایەنانەی کە ئێمە زیاتر دەمانێت بەڕاستی جەختی لێ بکەینەوە لە ئەم پرۆژانەدا ئەوەیە کە دەرونی قوتابی و ڕۆحی قوتابی زیاتر وەکو بڵین هانی بدەین کە پەیوەندی خۆی لەگەڵ خوای گەورە باش بکەوە ڕۆژانە پەیوەندی خۆی لەگەڵ خوای گەورەدا هەبێت کە بەڵێ خوێندن و زانست و عیبادەت و ئەم بابەتانە زیاتر ئینسان بە ڕۆحێکی ئارام بە ڕۆحێکی وەکو بڵێ ئامادە دەتوانێت زیاتر لەگەڵ بابەتی خوێندن و ڕۆژانە خۆ ئامادەکردن بۆ بابەتەکانی زیاتر هانی بداوە تەرجیعی بکات بەتایبەتیش لە کۆمەڵگەی کوردی ئێمەدا کە کۆمەڵگەیەکی شێواوە لە فێرکردندا بەتایبەتیش کە زۆر جار قوتابی تووشی کێشەی داخستنی دەوام و ئەم کێشانە دەبێتەوە ئێمە لەو بابەتەوە دەکەین کە قوتابی لەگەڵ ذیکر و ویردا هەبێ زیاتر لەگەڵ یادی خوادا هەبێ هەوڵتانیا فەراغەکان بێگومان زۆر جار پرسیاریشمان کردووە کە الحەمدوللا ئەم بابەتانە ڕۆڵی خۆی بینیوە جاری وا هەیە ئەمە لە ناوەندەکانماندا لە شوێنی مانەوە کارماندا کە دەبینین کە سوکاری تەڵەبەکەی خۆی دێنیان دێت کتاب بۆ دەگرێت بۆ قوتابیەکەی ینی حەز دەکەین بە گڕوتینێکی زۆرەوە مشارەکە دەکەن لە وەرگرتنی کتاب و مشارەکە دەکەن لە تاقیکردنەوەکانی ئەو پرۆژانە ئێمەدا دەلالەتی ئەوەیە کە بەفعلی فێرخواز لە وڵاتی ئێمەدا پێویستی بەوەیە کە بەتایبەتی لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی ڕۆحیەوە لە ڕووی هاندان و تەرجیعکردنەوە لەگەڵی دابی و ڕۆڵی ئێمەش ئەوەیە بەڕاستی ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان پێمان وایە کە ئەمە ئەسڵی ڕۆڵی ئێمەیە کە ئێمە لە پشتی قوتابیانی بەڕێزەوە بین بۆەوەی بتوانین بە هەر شێوەیەک بێت تواناکانیان بەرز بکەینەوە بە هەر شێوەیەک بێت هانیان بدەین بۆ خوێندنێکی باش هانیان بدەین بۆ پەروەردەیەکی باش و ئەو فەراغ و ئەو بۆشایانەی کە لە پرۆسی پەروەردەدا هەیە ئێمە ئەگەر زۆریش نەبێت بتوانین بەشێک لەم بۆشایانە لەگەڵیان پڕکەینەوە هاوکاری کە سوکاریان بین لە ئەو کلێنە پەروەردەیەکی ئێستا بەداخەوە لارێمی کوردستان دروست زۆر باش مامۆستا ئەم پرۆژەیەتان تایبەتە بە ناوچەی یاخود سەرجەم شار و شارشکانی یاریمی کوردستان دەگرێتەوە تاقیکردنەوەکە لە یەک کاتە ئەنجام دەدرێت بەڵێ پشت بەخوای گەورە سبەی تاقیکردنەوە کە سەعات 4:30 لە سەرتاسەر یاریمی کوردستان ئەنجام دەدرێت ئێمە لە
هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان بە ناوچەدا بڕێنراوەکانیشەوە تا دووز ئێمە تاقیکردنەوە لە ئەم پرۆژەیەدا دەکەین. ئێمە زیاتر لە 29 شوێن پشت بەخوای گەورە سپێنە تاقیکردنەوە لەو هەموو شوێنانەیە خوێندکار بەشداری کردووە. بەڵێ ئێمە لە دووهۆک و زاخۆ بگرا تا دەگاتە دووس خوورمات و کەرکک و ناوچەدا بڕێنراوەکان و ڕاپەڕین و سۆران و زۆر بەی هەر لەسەر جەمشار و شارۆچەکانی هەرێمی کوردستان خوێندکارتان ئێمە مامەژەت بۆ کرد پێم وا بێوت تەمەنمان دیاری کردووە تەمەن تا 30 ساڵ بەڵێ ینی هەرچەند زۆر لە چەند ساڵیەوە تا 30 ساڵ بتوانێت ئێمە لە پۆلی تقریبا ئێمە لەبەرەوەی سەرەتایەکە زیاتر تەڵەبە لە 6 بنەڕەتی و 7ەوە زیاتر مشارەکە دەکات لەم خول و دەوراتانەدا بۆیە تەمەنی خوارەوەمان دیاری نەکردووە ئاسایی هەر تەڵەبەیەک بتوانێت لە خوارەوە بەڵێ تەکلیفەوەی کە تەمەنی زیاتر بێ ئەمە زیاتر لەسەر ئەوەی کە تەمەنی 30 ساڵ زۆر خەڵک تەکلیفمان لێ دەکات ماوەسا مشارەکە بکەین وڵای لەبەرەوەی ینی پرۆژەکەی ئێمە ئاسانە و زایدەن ئەمە دەمانێت بەڕاستی فێرخواز و قوتابی ینی لەو پرۆژێدا مستەفید بێ و خەڵکێک هەیە بەڕاستی ئەم فەرمودانی لەوانەیە هەمووی لەبەر بێدانی پرۆژێکڕابگەن بۆ مامۆستا بەدەر لەوەی کە پاداشتێکی خیامەتی هەیە خەڵاتان چییە بۆ ئەوانەی کەدارنونرێکی باش بەدەست عادەتەن بارەکەڵاو بابەتێکی گرنگە حقەتەن چونکە پێشبڕکێ بۆ خۆی پێویستی بە شتێکەیە کە تۆ تەڵەبەکە هام بدەیت و قوتابێک هام بدەیت کە مشارەکەت لەگەڵ بکە وەڵام مەسێ عەمرەمان دیاری کردووە بۆ خەڵاتەکانی یەکەم و دووەم و سێم و هەروەها نزیک بە 50 خەڵاتی شایستەشمان دیاری کردووە کە پشت بەخوای گەورە بەشێکیان بە پارە دەبێت و بەشێکیان بە شێوازی تری ئینشاڵڵا سەرکەوتوەکان خەڵات دەکەین. تیر و پشکی بۆ دەکرێت بۆ بەڵێ سەد بێنێت لە سەد ئەوانەکرێتە تیر و پشکی. ئەگەر خوای گەورە تەمەنمامدا ئینشاڵڵا لە بەرنامەیەکی ئەوادا تیر و پشکی پێ دەکەین ساڵی پاریش جەنابتان ئەو ئەزیێتتان کەوتە سەرشان کە هەر لە بەرنامەی پەیامی ڕۆژدا و بەرنامەمان عرض کرد ئینشاءڵڵا پشت بەخوای گەورە ڕاگەانی ئەنجامەکەی کەی دەبێت وڵی هەوڵ دەدەین ئینشاءڵڵا لە ماوەی 10 ڕۆژێکدا پشت بەخوای گەورە لە دوای تاقیکردنەوەکە نەتیجەکانی ئەلانکەین. پرسیارەکان چۆنیە؟ پرسیارەکان بە 4 شێوە پرسیارمان داناوە. پرسیاری هەڵبژاردنە کە ئەیوبی و سیودیە تقریبا تا ڕادێک ئێستا عادەتە لەناو شێوازی ئیمتیحاناتدا. هەروە پرسیاری باسکردنە بۆ نمونە فەرمودەیەکمان هێناوە کەەوە فەرمودەیە بە شێوەی پڕکردنەوەی بۆشایی نەک هەموو فەرمودەکە بنووسیان مانای فەرمودەکەمان هێناوە بەشێک لە بۆشایی لە ماناکە دراوەکە ماناکان پڕ بکاتەوە کە بەشدار بۆ بەڕێزەکانەوە بزانن کە ینی ئێتمان بە فەرمودەکان بدەن چکە مامان زمانەوەی فەرمودەکە لەبەر بکرێ بەڕاستی هەروە واتای فەرمودەکان لەبەر بکرێت ینی وێ دێ بەشدار بۆ بەڕێزەکان و قوتابی بەڕێزەکان بزانن کە ئەم بەشێ ئەو دقە فەرمودانەی کە زۆر ئاسانن دامان ناون لە کتابەکەماندا ئینشاڵڵا مشارەکەیان بکەن و لەبەریان بکەن و هەروە بەشێکی تر لە وشە و مانایە کە زۆر گرنگە قوتابی دوای ئەمە بزانێ ئەو مانای چییە بۆ نمونە مەمات هەیە بۆ نمونە لە سبحان الله هەیە ینی وشەی سبحان الله چییە ینی ئەمە زۆر جار وشەی سبحان الله بەڵێ ینی مانای دیکرەکە زۆر گرنگە تۆ فێرخواز قوتابی بزانێ ینی ئەم وشەیە مانای چییە بەتایبەتی کە ئێمە کوردین و ئەم فەرمودانە عربین ئەو ذیکرانە عربینە تۆ کە لە مانای فەرمودەکە تێبکەی لەزەتی زیاتری لێ دەکەی و سوودی زیاتری لێ وەردەگری بۆیە وشەمانامان هێناوەتەوە هەروەها شێوازێکی ترە لە پرسیاراتدا زۆر باوە کە بێگەیاندنی گروپی ئەلفوبا بە یەکتری بەم شێوەیە بەم شێوەی پرسیارەکانمان هێناوەتەوە پرسیارەکان بەڕای ئێمە قورزنین و پرسیاری متەنەویعە بەڵام بەتاکیدی هاو ئاستیشە تەڵەبی وا هەیە زۆر کۆشش دەکات بەتاکیدی دەتوانێت نەبرەی تەواو بێن و بە پێچوانەش تەڵەبا هەیە کۆشتێکی وای نەکردووە لەوەی نەتوانێت و چل فەرمودەیە کتابەکە بۆ خۆی چل فەرمودەیە کتابێکە تەوان بۆ خۆمان ئەو کتابە بەرهەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەرهەمی خۆمانەکە پرۆژە و بەشی پرۆژە خولەکانی ڕێکخراوی قوتابیان ئەزیێتیان کێشا و خەریکی بووین. ساڵانە کێشێکی لەو کێش و گرفتان دێتە بەردەمتان شوێنە ئەم ساڵی شەر وەڵی هەوڵمان داوە ئینشاءڵڵا کە بەشێک لە فعلەن ئەوە بەداخەوە کات ئەمە زۆر جار ئەو کێشەیەکە ڕوبەڕووبان دەبێتەوە دابینکردنی شوێن لەبەر چیە لەبەرەوەی ئێمە بەڕاستی ڕێکخراوێکی خێرخوازینیانی وە زۆر جار کە ئەمە تەکلیفیش دەکەین لە لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی بۆ یاریگا و
ئەو شوێنانی کە پێویستمان دەبێت یان هۆڵە گشتیەکان بۆ نمونە هۆڵی بۆنەکانە ئەم شوێنە گشتیانەیە لە زۆربەی ناوچەکانی کوردستان کێشەی ئەومان بۆ دروست دەبێت ینی وەکو پێویست شوێنەکانمان بەدەستەوە نابەس سوپاس بخوای گەورەمە لەبەرەوە ماوەی 1-2 مانگە خەریکیان پرۆژین هەر لە سەرتاوە هەوڵی دابینکردنی شوێنمانداوە ئەگەر بە پارە بێ بە هەر شێوەیەک بێ الحەمدولله ئینشاءالله کێشەی شوێنمان یان لایانی بەرپرس یاخود لایانی بەرامبەر تا چەند هاوکاتتان لە دابینکردنی شوێنەکان وڵی حقەتەن ئەوە وەکو بڵین حقەتێکی تاڵەکە دەیە بڵین ینی بەداخەوە ینی لایەنە پەیوەندیدارەکان بۆ ڕێکخراوانەی کە خێرخوازین کە هیچ تەکلیفێکمان لەسەر حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان و پێویست بە دەنگمانەوەنان بەداخەوە هەر لەم پرۆسانەدا نابێت هەر ڕێگریشتان لێ نەکەن بەستان بڕاو کە زۆر دوعایەوە دەکەین خوارە گەریمان لێ نەکەن ینی لە کاتێکدا کە ئێمە خزمەت دەکەین لە کاتێک بڕۆ لە ناو زانکۆکاندا ئەوەی کە خزمەت دەکات و ئەوەی کە ڕۆڵی زۆر باشی هەیە سوپاس بەخوای گەورە دەکرێت ینی بڵین ئێمە ڕۆڵێکی زۆر باشمان هەیە و زۆر ئەکتیڤین لەخوا بەزیاد بیان ناوەندەکانی خوێندن هەم لە زانکۆکاندا بەڵام زۆر جار بە دەری جەناب دەفەرمی ئوستازی بەڕێزی من دوعایەوە دەکەین هەر ڕێگریمان بۆ دروست نەکەن ینی تووشی تەکلیف و تەکلیفکاری ترمان نەکەن بەڕاستی لە کاتێکدا کە ئێمە فێرخوازی ئێمە قوتابی ئێمە کادیری ئێمە لە ناوەندەکانی خوێندندا کادیرێکی تەواو خزمەتکارە ینی تەواو خۆی یەکلا کردوتەوە بۆی خزمەتی خوێندکاران بکە خوێندکە خزمەتی قوتابی بکات لە ناوەندەکانی خوێندن لە ناوەندەکانی زانکۆکاندا ینی قەت ینی بەبێ ئیشدانە نیشتوین کە ئێمە خزمەتی قوتابی خوێندکار بە ئیشی خۆمان نەزانین ماوەسا حەسەن کۆی پرۆژەکەەوە لەگەڵ خەڵاتەکان کێ سەپۆرتان دەکات وڵی ئەوەی کە سوپاس بۆ خستخانەی بەخشین کە تاکە وەکو سپۆنسەریمانە تا ئێستا بەدەستمانەوە هاتووە و هەر لەو بەرنامەیەشەوە داوا دەکەین کە هەر کەسێک لە خێرخوازان و لەو کەسانی کە فەرمودەکانی پێغەمبەریان خۆش دەوێت صلی الله علیه وسلم و خەڵکێکی زۆر هەیە لە وڵاتەدا خوای گەورە پارەیەکی باش و سەروەتێکی زۆر باشی پێداوە ینی بەڕاستی سپۆنسەریکردنی ئێمە لەو پرۆژانەدا لەلایەنەوە خێرخوازانەوە ئەرکی ئێمە زۆر سوودەکە وهروە دەبێتە پشتیوانێکی مادی گەورەش بۆ ئەوەی کە ئەو قوتابی خوێندکارانەی کە لە لای ئێمە نمرەیەکی باش دێنن هانیان بدەین کە ساڵانی داهاتووتر بە ڕۆحێکی گەورەتر منافەسە بکەن و بەشداری بکەن لە ئەم پرۆژانەدا خۆ دەزانی مامۆستا ئێستا لە قوتابخانەیەکدا کە تۆ دەچیت پەروەردەی ئیسلامی بە قوتابیەک دەڵێیتەوە 4-5 ئاەتی تێدادانراوە لەو 4-5 ئاەتە هیچیان بۆ لەبەرکردن نییە بۆی تەماشا دەکەین لە قۆناغێکدا کە قوتابی قۆناغێک بۆ قۆناغێکی تر دەبڕێ بڕۆ ئیمتحانی بکە لە کتابەکەیدا 2 ئاەت ناتوانێت بڵێ نەک یعنی سوڕەتێکی لەبەر بێ ینی 2 ئاەت ناتوانێت بڵێ بەڵام لە ڕێگەی ئەم پرۆژانەوە ئێمە وا دەکەین کە فێرخوازان و قوتابیانی ئێمە لە لایەنە دینیەکە و لایەنە ڕوحیەکە دانەبڕن کە بەشێکی زۆری گرنگی پەروەردەیە ئەو هەموو کێشە پەروەردەیانێکی ئێستا لە وڵاتی ئێمەدا هەیە بڕواتانە بێ ئوستاد بە دیراسە دەرکەوتووە کە بە شەهرە گەورەکەی ئەوەی کە پرۆسەی پەروەردەی لە بەتایبەتی پەروەردەکردنی قوتابی لە ناو ناوەندەکانی خوێندندا زۆر لاواز بوو یعنی ئێمە بحوسمان هەیە دیراساتمان هەیە چونە قوتابخانەکانمان هەیە خۆم ینی لەسەر ئاستی زۆر لە قوتابخانەکان گەڕاومە سیمیناراتمان هەبوو بڕوا بکە ئوستاز کێشە گەورەکەی پرۆسەی پەروەردە ئەوەیە کە یعنی ئێستا پەروەردە و فێرکردن نەماوە بەڵکو بەشە بچووکەکەی ماوەویش فێرکردنە کە لە ڕاستیدا کێشەی پرۆسەی پەروەردە و فێرکردن ئەوەیە کە تۆ لە قۆناغی یەکی بنەڕەتی هەتا قۆناغی نۆ شتێکمان نییە ناوی فێرکردن بێ لە ئەسڵدا لە سیستەمی ئێستا پەروەردەیە بەس بەداخەوە لە پۆلیەکی بنەڕەتیەوە هەتا دەگاتە پۆلی نۆ شتێک نییە ناوی پەروەردە بێ کەواتەیە وەکو ڕێکخراوی قوتابیان تا چەند توانیتانە ئەم فەراغە پڕ بکەنەوە بەتایبەت لە بابەتە ئاینیەکاندا کە بەردەوام هەوڵ دەدرێت پەراوێز بخرێن پەروەردەی ئیسلامیەکان بە شێوەیەکی گشتیش لە بواری پەروەردە وەڵڵاهی ئوستاز ئەنی حقەتەکەی ئەوەیە کە ئێمە چەند بەدەستمانەوە دێت لەنا ئەو دڵسۆزەی لای ئێمە هەیە بەڕاستی خەمێکی زۆر گەورەیە یعنی ئەوە نییە ئەمە هەر بە قسە بیکەین و لە بەرنامەیەکدا و خەڵکێک قسەکانی ئێمە ببینێت و بڵان فڵان کەس قسەی کرد لەسەر ئەم بابەتە یعنی ئەمە خەمێکی ناخیمانە کە ئێمە چۆن بتوانین تاگ لە وڵاتەدا لە ڕووی پەروەردەیەوە بڕواتانە بێت دەیان خێزانەیە لە ڕووی پەروەردەیە و لەگەڵ مناڵەکەی لەگەڵ کچەکەی لەگەڵ کوڕەکەی گەورەترین قەیرانەیە ئێمە هەموو هەوڵ و هەموو خەممانەوەیە کە بەڕاستی بتوانین ئەم خزمەتە بکەین وە کردوشمانە بەڵام ڕاستی تواناکانی ئێمە توانایەکی دیاریکراوانی مەحدودە بەتایبەتی ئێمە 100% ینی ڕێکخراوێکی خۆبەخشین
یعنی ئێمە هیچ کولفەیەکی مادینە لە حکوومەت وەنە لە ناوەندێکی دیاریکراوە بۆمان نایە بۆیە هەموو تاقەکانمان تاقی خۆبەخشیە بڕاتانە بێ زۆربەی ئەندامانی ئێمە بە تایبەتیوانی کاروباری ڕێکخراوەکەی ئێمە بەڕێوە دەبین یعنی لە دەوام کە هاتینەوە دەست بە ئیشی خۆمان دەکەین ینی شەو ڕۆژمان لەسەرێک داناوە بۆ ئەوی چ بکەین خزمەتێک بە پرۆسی پەروەردە بکەین و خزمەتێک بە قوتابی بکەین لە وڵاتەدا کەسواز بخۆی گەورە شوێن دەستمان دیارە بەڵام لە ئاسی تومحی ئێمەدا نیە بەڕاستی تومحی زیاترمانەیە بەڵام وەکو چاودێریکردنی پرۆسی پەروەردە و زانیاریتان لەو بارەوە لە ئێستادا پەروەردە پێویستی بەچی هەیە پەروەردە پێویستی بە پەروەردە هەیە پەروەردە ئێستاکانە لە پەروەردە تا ساقیتە و پەروەردە ئێستا گەیشتۆتە بمبەست لە بابی پەروەردەکردنی قوتابیەوە پەیوەندی بە منهەجەوە هەیە یان پەیوەندی بە چیەوە هەیە بۆ شازی حقەتەن وەکو جاران کۆی سیستەمەکە تێک چووە کۆی سیستەمەکە تێک چووە مامۆستا هەنا هەر مامۆستا هەر کۆی سیستەمەکە کە ئێستا پرۆسی پەروەردە لەسەری بەڕێوە دەچێت سیستەمێکی هەڵەیە و سیستەمێکی پێویستی بە پێداچوونەوە هەیە طبعا ئێستا پرۆژەیەکەیە پرۆژێک لە پەرلەمانەوە هاتووە بڵاوکراوەتەوە لای ئێمە هەیە و ڕێکخراوی قوتابیان ئێستا لە دیراسەی داین کە بتوانین قسەیەکمان هەبێت لەسەر ئەم بابەتەش حقەتەن کۆی سیستەمی پرۆسی پەروەردە لە کێشەدایە هەر بە شێوازی منهەجەوە و هەم بە شێوازی خوێندنەوە و بە فەلسەفەی خوێندن و پێگەیاندنی زانیاری و زانست بە قوتابی ئەمە بۆ خۆی لە کێشەدایە ئێستا ئێمە کێشەمان هەیە ئایا پۆلیەک بۆ نۆ تەڵەبەیەکی پێویستە قوتابیەک بێ دەرچوو بێت یەکسەر قۆناغەکان ببڕێ نەخیر هاتووە دەبێت بکەوێت ینی تا ئێستا ئێمە قەنەعەتمان بۆ دروست نەبوو چۆن ئەم پرۆسەیە بەڕێوە بەرین پۆلی یەک تا پۆلی نۆ چۆن بەڕێوەی بەرین یانی ناتوانین ئیدارەی بکەین و ناتوانین مامەڵی لەگەڵدا بکەین بۆیە کێشەمان هەیە لە پرۆسی پەروەردەدا بەگشتی بەڵام لوتکەی کێشەکان لە پرۆسی پەروەردە بریتە لە تێشکانی پەروەردە بەداخەوە کە نەمامۆستا دەتوانێت بە ڕۆڵی خۆی هەستێ و نەکۆی پرۆسەکە و سیستەمەکە دەتوانێت بە ڕۆڵی خۆی هەستێ لەبەرەوە هێندەك قەیرانی وە دروستکراوە پرۆسەی پەروەردە و فێرکردن بەڕاستی مامۆستا بە تایبەتی ناپڕژێتە سەر ئەوەی پەروەردە بکاتە ناوەندێکی گەورە و سەرچاوەیەکی گەورە بۆ پێدانی زانیاری بە منداڵەکە بە قوتابیەکە بۆی قوتابیەکی ئەکتیڤ و چالاک پێشوانی مامۆستا لایەنە دەرونیەکەی مامۆستا بێت موچی پێ نادرێت غەدری لێ دەکرێت زوڵمی لێ دەکرێت کاریگەری هەبێت لەسەر ئەو زانست و زانیاری کە دەگەێنێت بە قوتابیەکە وەڵا یەکێک لە کێشەکانە بەڵام حقەتەن هەر چونکە خۆ بێگومان ئەتۆ ئێمە ڕێگایەکمان هەیە ئەو ڕێگایی کە پێی دەگوترێت ڕێگای ژیانی مامۆستا هیچ دەواازەیەکی تری نییە تۆ دەرگاکەی لێدا دەخی و ژیان لێ تێکداوە عقلیەت و فکر و هەموو بابەتەکەت بردوۆتە سەر پارە لە ڕاستیدامە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە مامۆستا تەنها بیر لە پارە بکاتەوە بیر لە موچە بکاتەوە بەردەوام خۆ پیشاندام کە لەسەر شەقام بێ بۆ موچە بە تاکیدەوە کێشەیەکی گەورەیە لە بەردەمی پرۆسەکەدا بەڵام وەکوتم کۆی پرۆسەکە پێویستی بە مراجعە هەیە و سیستەمی پەروەردەی لە هەرێمی کوردستاندا پێویستی بە خەڵکی دڵسۆز هەیە پێویستی بە خەڵکی لێبراو هەیە پێویستی بە ناوەندی ئەکادمی هەیە کە بەڕاستی بۆ حوز بکە و توێژینەوە بکە کە پەروەردە ڕاست بکاتەوە لەو کەوتوی کە تێکەوتووە مامۆستا هاوشێوەی ئەم پرۆژەکانی دیکەتان چییە؟ ئێمە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان کۆمەڵێک پرۆژەمان هەبوو خۆتان بزانن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کۆمەڵێک پرۆژەی خێرخوازیمان هەبوو بە تایبەتی ئێمە دەستگای ڕاژەمان هەبوو کە لە ڕێگەی دەستگای ڕاژەوە توانیمان سوپاس بەخوای گەورە بە سەدان قوتابی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەم لە ڕێی پێدانی پارە و زەکات و کۆکردنەوەی هەندێک خەڵکی خێرخواز کە لە ڕێی پرۆژەی ڕاژەوە هاوکاری ئەمەی کرێمە گەیاندمان دەستی قوتابیەکان کە زۆرێک لە قوتابیەکان ئێستاش مەمنونی جەنابتانم کە ئێمە توانی ومانە بڕێک لە هاوکاریان بڕێک لە ئەو هاوکاری کە لەلایەن خێرخوازانەوە بە ئێمە گەیشتۆ پێیان بگەین و هەروە سەبەتی خۆراکی کە ئێمە لە مانگی بۆ قوتابیانی زان کۆبوو نەخیرەمە بۆ ئاستی خوارەوە شاتوینە تا تەنانەت بۆ ناوەندەکانیش کە قوتابی یەکزانی بێتمان لە ڕووی مادی و هەژارەوە پێویستی بە هاوکاری و ناسی بێتمان وەجگە لەوەژ ئێمە دەستگای تر هەیە کە بە تایبەتی دەستگای بەخشین ئەمە لێرە سوپاسیان دەکەین دەستگای خێرخوازی بەخشین کە زۆر جار هاوکاری ئێمە بوون بەڕاستی یان ئێمە پرۆژەیەکمان بۆ تەرحکردون لە ڕێگەی ئێمە و هاوکاری قوتابیانیان کردووە وە کۆمەڵێک پرۆژەی ترمانەیە پشت بەخوای گەورە لە دوای ئەم پرۆژەیە ئەمە پرۆژەی دۆستانی محەممەدمانەیە کە ئینشاڵە هەوڵ دەدەین ئەم ساڵ بە شێوازێکی تر ئەم بابەتە بورژێنەوە چونکە بەڕاستی کە باز لە دۆستانی محەممەد دەکەین دەبێت سەیری کۆمەڵگەی جیهان ئەمڕۆ بکەین کە چۆن داڕوخاوە چۆن تێکشکاوەوە چۆن ئێستا پێویستمان بە پەروەردەی پێغەمبەر سەڵسەلەم لە دروستکردنەوەی تاکدا
لەوەدا کە بۆ خۆتان دەزانن بەداخەوە کە ئەمڕۆکانە ئەو تەرویجەی کە لە ناو بازاری مسلمانەتی ئێمەشدا بە ئەو هەموو شێوازە پەروەردە کللتورە تێکشکاوە خراپە دەدرێت بەداخەوە بە تایبەتی ئەوە بۆ خۆتان دەزانن ئێوە لە ڕاگەاندن ئاگادارن ئەو بابەتی هاوڕەگەزبازی و کۆمەڵک لە نەخۆشی کە ئێستاکانە جیهان بەدەستیەوە دەناڵێنێت کە پەروەردەی ئێمە پەروەردە دینیەکەی ئێمە ڕێگرە لەوەی کە کەواتە چەند گرنگی بە گەنجان نەدەن لەم دۆخی ئێستادا وەک دەزانین کە زۆربەی ڕێکخراوەکان زۆربەی گەنجان بەلاڕێدا ئەبن وەڵام ئەمە هەموو وزە و تاقەکانمانەوەی کە خزمەت بە گەنج بکەین بە تایبەتی بە قوتابیانی زانکۆ کە ناوەندێکی گرنگە من قسێک دوێنێ لە سیمینارێکدا کردم لێرەش دەیکەمەوە بەڕاستی بەداخەوە ئێستا ناوەندەکانی زانکۆش دیسانەکانە لە گەورەترین کێشە و قەیراندا ئەگەر وستاس تەماشاکەین ئەو خۆڵبارینە لە وڵاتی ئێمەدا چەند بابەتەکەمان زۆر تایبەتە بەڵام ئەو هەموو کێشە و قەیران و گرفتانە لە وڵاتی ئێمەدا ڕوودەدا ئەم ناوەندە ئەکادیمیانە ئێمە هیچ قسەیەکیان نییە هیچ قسەیەکیان نیە لەسەرەوەی کە کاکە پێویستی بە دیراست هەیە بابەتی ئەخلاقی پێویستی بە بحوث هەیە پێویستی بە دراسات هەیە بابەتی پەروەردە پێویستی بە دراسات هەیە پرۆسەی خێزانداری و هەڵوەشانەوەی خێزان پێویستی بە دراسات هەیە ئەو هەموو کۆمەڵە کەڵەکە بوونەی قەیرانە لە وڵاتەدا هەموو پێویستی بە دراسات و لێکۆڵنەوە بەداخەوە ناوەندە ئەکادیمیەکانی ئێمە کە بە تایبەتی زانکۆکان دەڵێم ڕۆڵی ئەکتیوی خۆیان نەبینی و هەر بەحسیان نییە تەنانە خۆتان دەزانێت سا لە فەیسبوک قەرار دەدا کە ئەو خۆڵە سوودی هەیە یان زیانی هەیە ئەو خۆڵە سروشتیە یان دەستکردە ئەو خۆڵە لەکوێوە دێ یعنی تەنانەت ئەوە ئەمریکا دروستی دەکا فلان دروستی دەکا ئەمە لەبەرەوەی ناوەندێکی ئەکادیمی نییە ینی خەڵکی ئێمە تووشی جۆرێک لە تەشوی عەقلی کراوە بەداخەوە کە بەهەرحاڵ ئێمە ئینشاڵڵا وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەکو چۆن لە ڕابردوودا بە ڕۆڵی خۆمان هەستاوین ئەوەی کە لە تواناماندا بۆ پشت بەخوای گەورە لە ئایندەشدا لەگەڵ قوتابیان و گەنجان دەبین ئەوەی کە لە تواناماندا بێ ئینشاڵڵا درێغی ناکەین بە تایبەتیش کە ئێمە بەیانی تاقیکردنەوەی پرۆژەی پرۆژەنگی فەرمودەمان هەیە سەعات 4:30 لە تەواوی کوردستاندا پشت بەخوای گەورە ئەم پرۆژەیە ئیدارە دەکەینەوە بەڕێوەی دەبین خی گەورە تۆفیقماندا کە بتوانین پرۆسەیەکی باش وە بە تایبەتیش ئەو فێرخوازە بەڕێزانەی کە ناوی خۆیان نووسیوە هەموو بەشداریمان لەگەڵدا بکەن و بە ڕۆحێکی وەرزشی گرنگ و زۆر گرنگەوە بێنن بۆ قەعەکانی ئێمە بۆ هۆڵەکانی تاقیکردنەوەکە چکە بەڕاستی ئەمە پێیان دەڵێن جگەلەوەی کە ئینسان تموحێکی هەبێ کە پاداشتێکی دنیایی وەربگرێ ئەوە بێگومان پێیان دەڵێن پاداشتێکی گەورەی قیامەتیشی هەیە پشت بەخوای گەورە ماوەسەلانە زۆر دەرفەتمانە وەڵام دوو پرسیارە ماوەردووکی دەکەم فەرمودەکان تا چەند پەیوەستن بە گەنج و لاوە ینی تا چەند پێوەستە بۆ تەمەنی کە ئەو کەسە تێدا تاقیکردن تێدا ئەنجام دەدا بووی کە ڕۆژانە جێبەجێیان بکات وە لەگەڵیشیدا ئەم فەرمودانە ینی ئەم کتێبی کە ئێستا لە بەردەست بەڕێستانە پێویستە ئەم ماوەکەمی کە ماوە کە بەیانی تاقیکردن ئەنجام دەدرێت ئەو فێرخوازە چۆن سەعی تێدا بکات باشترە کە بۆی کە بتوانێت سوود لەو کاتە وەربگرێت بە فێرخوازە بەڕێزەکان دەڵێم بە قوتابیە بەڕێزەکان دەڵێم کە ناونیشانی فەرمودەکە لەگەڵ فەرمودەکان بە تەواتی هەزم بکەن بۆی ئەم فەرمودەیە کە ناونیشانێک هاتەوە بزانێن بابەتە چییە ئەمە یەک دوو یعنی لەوانەیە قوتابیەکی بەڕێز نەتوانێت فەرمودەکان دیسانەکانیان ئیوا هەیە درەنگ سعی کردووە نەتوانێت هەموو فەرمودەکە لەبەر بکاتەوە ئێمە نزیک بە 25 پرسیار هەر هەڵبژاردنە ABCDە با زۆر بە باشی هەزمی بکە یعنی زۆر بە باشی هەزمی بکە بە تایبەتیش لە شیکاری فەرمودەکاندا ینی مانای فەرمودەکەواتای فەرمودەکان ئەگەر نەیتوانی بێ فەرمودەکان لەبەرکات زۆر بە باشی بیان خوێنێتەوە بە ئاسانی دەتوانێت وەڵام بداتەوە و بەشێک لە وشە و ماناکان کە زۆر ئاسانن و زۆر سادن شۆمانە جیاکراوەوە بەڵە بەڵە هەر هەموو ینی زۆر بە ینی دیراسەکرا زۆر بە وردی ئەم کتابەمان داناوە ینی ناونیشانمان نووسیوە واتە بڵین فەرمودەکەمان دەقی فەرمودەکەمان هێناوە لەگەڵ فەرمودەکە ماناکەی لەگەڵ مانای کەلیمات تقریبا هەر و چوار بابەتەشمان داخیلەوە تا سەنەد و ئەم بابەتەمان تەرک کردووە لە کتابەکەدا بچەند بە خۆی کتابەکە بچووکە بەڵام دڵنیا بن قوتابیان دڵنیا دەکەینەوە پرسیارەکان ئاسانن و ئینشاڵڵا پشت بەخوای گەورە لە لای ئێمەوە گرنگ نییە کە تەڵەبە هەمووی سەد بێنێ بەس گرنگ لای ئێمەوەیە کە زۆرینەی تەڵەبەکان مشارەکە بکەن و پشت بەخوای پەروەردگار کێبڕکەیەکی باش دروست دەکەین و هەوڵ دەدەین خەڵاتەکان زۆر زیاتر بکەین بتوانین زۆرترین خەڵات بە تایبەتیش کە خێرخوازان زیاتر هاوکاری ئێمە بنێ زیاتر هاوکاریان بن پشت ئاماژەت بۆ کە چەند خوێندکار بەشدارن تا ئێستا لای ئێمە زیاتر لە 4000 قوتابی خۆی نووسیوە لە چ ناوچەیەکی هەرێمی کوردستان خوێندکار زیاتر بەش وەڵایی ئەم ساڵ پار
هەولێر لە پێشەوە بوو پێدەچێت ئەم ساڵ سلێمانی لە پێشەوە بێت ئەم ساڵ نزیک بە 900 قوتابی لە سلێمانی خۆی نووسیەوە سپاس بخۆی گەورە. پرسیارەکەم خودی فەرمودەکان تا چەند خزمەت بۆ گەنجان دەکات کە بتوان ڕۆژانە ئەو فەرمودانە ئەو فەرمانانی جێبەجێ بکەن. ئەوە ذیکر یعنی هیچ شتێک ئینسان بڕۆن لە هەموو ئاینێکدا لە هەموو ئینسانێک لەسەر ئەم زەویەدا پێویستی بە یادە یادێکی تایبەتی ڕۆحی هەیە. ئەمە ذیکری ڕاستەقینەی ئێمە وەکو موسڵمان لەگەڵ خوا بۆ نوێژت بۆ خەوتنت بۆ بەرئاوێنت یعنی بۆ جوانیەکەت بۆ چوونە بازارت بۆ هەموو ئەو حاڵەتانە کە ذیکرەکانمان هێناون تو بە تۆ دەڵێن کە ئاواهی بکە خی گەورە مەحفوظت دەکە ئاواهی بکە خی گەورە هاوکاریت دەکە لەبەرەوە بابەتی ڕۆحی بۆ خۆتان نزان ئێستا لە هەموو دنیادا مەراکیزی زۆر تایبەت هەیە بۆ هەندانی ڕۆحی و ئێمەش ئیشاڵا پشت بەخوای گەورە لەم پرۆژانەدا بتوانین بەشێک لەو کلێن و فراغانە بە تایبەتی بۆ قوتابیانی بەڕێزی خۆشەویستی وڵاتەکەی خۆمان پڕکەینەوە. ئینشاءالله سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا حەسەن قوتابیانی کوردستان. زۆر سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاسی وەرسەرکەی مامۆستایانی بەڕێز سەربەرز ئینشاءالله. بەڵازان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵمانی هەوا فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و سەڵ دەپلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی. ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منەهێنا؟ زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت. نا لەوە بەهێزتریش هەیە. لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕۆ بەرە داگیرسێنە. کات ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە. ئوبەر لە هێزدا تۆڕنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە. دڵنیا بوومینیە ئەو جبسەی وێنەی نییە هەردامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. هەموو شتێک تەواوە بڵۆ بە ڕۆژە زۆر باشە ئێستا لەسەر ڕێگای کڕی زانە و دوکانە گوڵە بە ڕۆژەیەیە شێرکۆ نەبێ نەیێنی بڵۆ بە ڕۆژی شێرکۆیان نەبوو. گڵۆ بە ڕۆژەی شێرکۆیە؟ باڵێ هەر تامەکەی جارانی هەیە گوڵە بە ڕۆژەی شێرکۆ بە چامە خۆشەکەی جارە لەگەڵ گوڵە بە ڕۆژەی شێرکۆ سەیرانەکەمان جوانتر بووە. دۆی میلکۆم
شایستە بەخوانی تۆم. دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەم دێنرێت و بێمەوە حافیزەیە. ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقی بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت. دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت. بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەم دەهێنرێت. دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم. دۆی میلکۆم. کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان دەچینە بەڕگەی زانیاری و زانیاریەکمان بۆ ئامادە کردوون لەسەر مار. فەرموون با پێکەوە بینەری بین. چەند ڕاستیەک لەسەر مار بزانە. لێکردنەوەی سەری مار مانای ڕزگاربوون نییە لە مەترسیەکەی، چونکە سەری مار بە بڕدراویش دەتوانێت گاز بگرێت و بڕێکی زۆر ژەهر دەربدات. مار لەم وڵاتانەدا نییە. ئایرلەندە، ئایسلەندە، نیوزلەندە، هەروەها لە هەردوو جەمسەری باکوور و باشووردا. تا ئێستا 725 جۆر ماری ژەهراوی تۆمار کراون کە 250 جۆریان تەنیا بە یەک گاز مرۆڤ دەکوژن. چەندین بەڵگە هەیە کە ماری گەورە و ئەژدیها چەند ملیۆن ساڵێک لەمەوبەر قاچیان هەبووە و وردە وردە گەشەیان کردووە بۆ ئەم جۆرە خشۆکەی ئێستا. بەگشتی مار بە 5 ڕۆژ ئینجا ژەمێک خۆراک هەرز دەکات و هەتا ژەمەکە گەورەتر بێت زیاتری پێدەچێت کە هەندێک جار دەگاتە چەند هەفتەیەک. قمقمۆکە تەنیا ئاژەڵێکە کە ژەهری مار کاریگەری نییە لەسەری. گەورەترین جۆری مار پێی دەوترێت ئاناکۆندا کە کێشی دەگاتە 270 کیلۆگرام و نزیکەی 9 مەتریش درێژە. ئەم جۆرە مارە توانێت پڵنگێکی گەورە بخوات. ڕەشماری جۆری مامبا دەتوانێت لە یەک پێوەداندا 12 جاری لەسەر یەک پێوە بدات، هەرچەندە تەنیا بە یەک پێوەدان نێچیرەکەی دەکوژێت. مار گوێچکەی دەرەوەی نییە، بەڵام گوێچکەی ناوەوەی دەتوانێت شەپۆ لە دەنگیەکان وەربگرێت لە ڕێگەی پێست و ماسوولکە و ئێسکەکانەوە. مار دەتوانێت ئەوەندە بخوات هەتا ئەتەقێت. بۆ نمونە لاشەی تەقیوی مارێک دۆزراوەتەوە کە تیمساحێکی قودداوە و لە ئەنجامدا تەقیوە. مار نزیکەی 200 ددانی هەیە، بەکاریان دەهێنێت بۆ ئەوەی نێچیرەکە نەتوانێت ڕابکات. 5 جۆر مار هەن کە توانای فڕینیان هەیە بۆ مەودای 100 مەتر. کەڵبەی مار هەتا ماوەی 15 هەفتە گەشە دەکات و پاش ئەوە دەکەوێت و کەڵبەیەکی تر دەست بەجێ لە شوێنی دروست دەبێتەوە. مار زمانی بەکاردەهێنێت بۆ جیاکردنەوەی بۆن و دیاریکردنی سەرچاوەکەی. ماری جۆری ئاراڤۆرا خۆراک زۆر ناخوات، لەبەر ئەوە 10 ساڵ جارێک هێلکەیەک دەکات. ئەگەر پلەی گەرمای دەوروبەر لە 10 پلەی سەدی کەمتر بێت، مار توانای ڕۆشتنی کەم دەبێتەوە. ماری کۆبرای مۆزەمبیقی دەتوانێت ژەهر وەکو بەڵغەم فڕێ بدات بۆ مەودای 2 مەتر و نیو، هەمیشە ئاراستەی چاوی نێچیرەکەی دەکات. هەندێک جار مار بە هەڵە بەخۆیەوە دەدات و دەمرێت. ساڵانە مار زیاتر لە 40,000 کەس دەکوژێت. لە هەندێک ناوچەی جیهاندا گۆشتی مار دەخورێت. بەڵبەرزان دەچینە تەوەری دۆمان کە تەوەرێکی تەندروستیە و باس لە جۆرەکانی پەڵە دەکەین. بێگومان کە دەزانین پەڵە جۆری زۆری هەیە، بەڵام بە دیاریکراوی ئێمە لێرەدا باس لە پەڵەی سەرڕوخسار دەکەین کە ئەمەش زیاتر لە خانماندا بڵاوەکە ئەمیش کۆمەڵێک هۆکاری هەیە کە تێکچوونی هۆرمۆنەکانە یاخود لە کاتی دووگیانیا یاخود کەم خوێن و کەمی ڤیتامینەکان وا دەکات کە
ئەم پەڵەیە دروست ببێت زۆر جاریش بە هۆکاری زۆربوونی تیشکی خۆر کە لەو پێستە دەدات ئەم پەڵانە دروست دەبێت گفتوگوی زیاتر دەکەین لەسەرم تەورەیەمان لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر بەڵێن بەرزان پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاری کاک دکتۆر زۆر بەخێر بێت و سپاس بەخێرسانەکەم دەستان خۆش بێ بۆ ڕخسانیم دەرفەتە سپاسانە دکتۆر سەرەتا با لەوە دەست پێ بکەین بزانین هۆکاری سەرەکی دروستبوونی پەڵە چییە؟ هۆکاری سەرەکی دوو هۆکاری سەرەکی دروستبوونی پەڵە هەیە یەکیان بۆ ماوەیە یعنی ئەو کەسانە لە عیلەکەیانە هەیەە و دووهەمیشان هۆرمۆنەکانە بۆیە لە ئافرەتا تۆزە زیاترە بۆنی هۆرمۆنی سروژین و پرۆجسترۆنەوە لەگەڵیشە ئەمە بەرکەوتنە بە تیشکی خۆر یعنی ئەم دوو هۆکارەت هەیە تیشکی خۆریش لێی ئەیە تۆختریە کاتەوانێ لەبەرەوە توانین بڵین خۆی لەو چەند بابەتە ئەبینێتەوانێ وە کۆمەڵی هۆکار هەیە تربێ بە سەرەتای دروستبوون یەشە لەوانە ئەو حەبی مەنعەکە لە ئافرەتە ئەخورێ هۆکاری ترمان هەیە کۆمەڵێک لەوە چێت خواردنی کۆمەڵێک عیلاج بێت بۆ ئەمایە داڕۆنەوانی کە بۆ بۆ نەخۆشیێکی دیکە بۆ نەخۆشیشترە فۆتۆتۆکسیک و فۆتۆ ئەلەرجیک ینی کاتێک کە ئەیخوا ئەچێتە بەرخۆر حاڵەتەکەی بۆ دروستە بێ خۆر لێیە ئەو حاڵەتە دروستەکە و کۆمەڵی هۆکاری تریشی هەیە کە بەو شێوازە دکتۆر ئاماژەمان پێکرد دەزانین کە پەڵە جۆری زۆر زۆرە بەڵام ئێمە لێرەیە بە دیاریکراوی باز لە پەڵەی سەر پێست دەکەین ڕوخسار چەند جۆری هەیە ئەو پەڵانە کە دروست دەبێت لەسەر ڕوخسار پەڵە بەعام ئێمە پەڵە جۆری زۆرە ینی بازێ لە پەڵەکان تۆخە تۆ توانی بڵێ پیگمنتەری دیسۆردەرەوانەی کە مشکلە لە ڕەنگی پێسەکە دروستەکە ئیتر ئەم ڕەنگە ئایا تۆخبوونەوە بەرەو تۆخبوونە بۆ نەوانی کە ماکی لە کاتی حاڵەتی حەملا زیاتر دروستە بێ میلازمای پێڵێن یا لای خۆمان پێڵێن بە کوردیەکە پێڵێن ماڵی پێڵێن ئەمە و جۆرەیە کە زیاتر لە ئافرەتانە زۆر زۆر باوەکەەوە کە ئەیبینی ئەمە بزڵە بەدای من بەڵام بڵێ ئەکەوێتە کوێ ڕوخسارەوە زیاتر شوێنی زۆرە جاری وایە ناوچوانە بەتەر فلای پێ ئەڵێن عادەتەن یعنی وەکو شێوازێکی وەکو پەپولە دروستەکە لەسەر ڕوخسار واتە ڕوومەت و لایلوت و بەم شێوازەیە بازێکی ێتە تۆزێ خواردتر و بۆی هەیە لە شوێنی ترا دروست بێ بەڵام زیاتر لە دەموچاوایە چکە وتوانی لە هۆکارە سەریکان تاڕوزە بۆ خۆر زۆر باشە کاک دکتۆر بە لە پیاوانە باسی بکەین دەزانین کە پیاوان لە دەرەوەن تیشکی خۆر کاریگەری دەبێت لەسەر دروستبوونی پەڵەیە خودت دەکرێت بڵێن زیانەکانی چین بۆ ڕوخسارمان زیاترمانەوەمان لەبەر تیشکی خۆر بەتەکیدی شکل هەرە سەرەکی ترین شتەکان تشکی خۆرە لە پیاوانە تۆزە کەمترە بەڵام هەیە کاریگەریەکانی هەر بوونی نەخۆشیەکە خۆی پرڤڵەنسەکەی لە پیاوانە کەمترە بەڵام ئەوەی کە زیاتر بینیمانە جێنەتیکانی و لە عیلەیانە زیاتر ئەو حاڵەتە هەیە بۆ سەرەکی لە پیاوەکەشان لە پیاوانە هۆکارەکەی زیاتر بۆ ماوەی یەگەڕێتەوە لە هەردووشانە بەڵام بوونی نەخۆشیەکە لە پیاوانە زیاتر بەس ئەوەی کە بۆمان دەرکەوتووە زیاتر لە عیلا ئەگەر زۆر بێ ئەو حاڵەتە لە پیاوانیشە زیاتر دەرەکەوێت وە تەعەڕوزی بۆ خۆر و ئەگەر ئیشەکەشی بەتایبەتی لە بەرخۆرا بێ زیاتر هەستی پێکرێ بێجێ لەوەی کە تۆ بەچیتە بەرخۆر بڵێنەوە کەسە زیاتر زووتر ڕوخساری تێکەچێت و چرچی زیاتر بۆ زووتر دروستە بێ لەسەر پێستی ڕەنگی پێست تۆزێ ئەگۆڕێ ئەمانە هەمووی پێوەستە بە بەرکەوتن بە خۆرەوە لەبەرەوە پێویستە بەکارێنانی دژە خۆر هەتا زۆر زەڕور نەبێت نەچیتە بەرخۆر خۆر ڕاستە خۆ لێونەیە تۆزە و جلێک لە بەرکەیکە کڵاو بێە ئەو شتانە بەوانەی کە زۆر زۆرەچنە بەرخۆر کڵاو بەکارهێنان بێت تۆزە جلی درێژ بێت ئەوە دژەخۆر هەر زۆر زەرورە کەسانت بە دژەخۆر دەبێت لەگەڵ پێستەکەمان نەبی گونجێنیان چۆن پزیشکی تایبەت بۆ دیاری بکە بۆ دژەخۆر دژەخۆر عادەتەن هەموو شەریکەیە کە دروستیەکە کۆمەڵێک دروستەکە یعنی کۆمەڵی جۆری هەیە لەگەڵ پێستەکە بێ ڕێبکەوێت تۆ دەرەجەیەکی لەسەر ئەگەرمان بینیم سپیسیفیک پرۆتێکتیڤ فاکتەر SPF لەسەر پاکەتەکە نووسراوە عادەتەن 50 ئیتر بەعزە شەریکاتێک 30 هەتا ئەو دەرەجەیە زۆر بێ پێویستەکە کە چەوری ناو پێکاتەی دژەخۆرەکەش بەرزە بێتەوە لەگەڵیا بۆیە بێتەوە ئەو باڵانسە ڕاگری کە کەسەکە ئایا جۆری پێستەکە چۆنە جۆرەکەی وشکە یا تێکەڵە یاخود چەورە
بەپی ئەوە تۆ ئەبێت دیاریکە چکە گەر تۆ دژەخۆرێ دانی بۆ کەسێک کە پێستی چەورە مادەی ناو دژەخۆرەکەش چەوری زۆر بێ ئەبێتە هۆی کێشە بۆی لێکە لەوانە زیبکەی بۆ دروستەکە بۆ نمونە کەواتە کاکتۆرەمە تەنها پزیشک دەتوانێت جێ بکاتەوە کەسی ناتوانێت ئەو زۆری دژەخۆرە یەکلا بکات شتەکە زۆر قورس نییە یعنی کەسەکە لەوە چێگەر خۆشی وردە مارەسە پێیاکە بتوانێت ئەهینی کات چکۆ لەسەر ئولبەکە نووسراوە عادەتەن نووسا ئۆیل فری ئەمە چاوریتیان نییە یاڵێ نەن کۆمیدۆجێنێک یعنی ئەمە زیبکە دروست ناکە کەواتە معنای وایە زیاتر بۆ پێستی چەورە بەڵام ئاسانە ینی شتەکە توانێت سەیدەلانیە بێ دکتۆرە بێت زیاتر دیاریەکە ئاماژەمان بە هۆکارەکانی دروستبوونی پەڵە کرد کە زۆر جار تێکچوونی هۆرمۆناتە و یاخود کەمی ڤیتامینات و کەم خوێنی یاخود ئەوەیە پەڵەی دووگیانیە کەواتە ئەمە چارەسەری کامیان زۆر قورس یاخود ئەتوانین بڵین کە چارەسەری هەر نییە خۆی زۆر مهمە لە پەڵا بە تایبەتی لەو جۆرێکی ئەمە باسیەکەین کە ماڵەیە بە نەخۆشەکە بڵێ یا بە چارەخوازەکە بڵێ کە درێژخایەنە حاڵەتەکە وەکو چۆن شەکرا زەخت کۆنتترۆڵەکرێ بەڵام ئەوە نییە کیورم نییە ینی شتێ نییە کە تۆ عیلاجێک بەکارت تێنا جارێکی تریتر پەڵەکە نەبینیتەوە ئەبێ بەردەوام وەکو کەسێک کە تووشی شەکرا ئەبێت تۆ عیلاج بەکاربێنی ئەبێ کۆمەڵێک کرێماتت هەبێت بۆ نەدژە خۆر زۆر زەڕورە لەو کاتانی کە وەرزەکان ئەگۆڕێت یاین بۆ نەتۆ لە زستانای بەرەو بەهار ئەڕۆی لەو کاتا کە خۆر بەقوتە یا چوونە دەرەوە زیاکە لەو کاتە زۆر ئەبێ خۆت ئاگا لێ بێ دژەخۆری باش بەکاربێنیتوانە لەبەرەوە بە کەسەکە بزانێت درێژخایەنە بەڕاستی وە ئێمە توانین کۆنتترۆلیکەین و کەمیکەینەوەوانە بەڵام لە ناو ناچێت زۆر باشە شەیدا پرسیارێکی ئەوش کە ئێستا زۆر ئەجێزە هەیە کە ئەو پەڵانە لا دەبات ئەمانش کاریگەی دەبێت بۆ لابردنی یاخود زۆر جابازەوە دەکرێت کە بە سەقەتی بەکارهێنانی دەبێتەوەی دروستبوونی پەڵە بۆ نە کەسێک دەیە بۆ لیزەر بەکاری دێنێ بۆ ڕوخساری ئەو بابەتان دواتر دەبێتەوە پەڵە ئایامە ڕێ تێدەچێت خۆی بەتەشیز ینی ئیشکردن لەگەڵ پەڵات تۆزێ قورسە یعنی هەتا لەیزەر بەکارهێنان جاری وا هەیە لەوە چه نەتیجە عکسی بات ئەگەر ئاگال لێ نەبێ لەوە چه تۆختر بێتەوانێ یاخود تۆ ئەو ڕێنمایی تایبەت نەی بە نەخۆشەکە کە دوای لەیزەرەکە چی بکە ماوەیە نەچێتە بەرخۆروانە ئەگەر خۆر لێ یا بەتەکیید کێشە دیسان بۆ دروستەکاتەوە یەکێ لە گرنگترین شتەکان لە پەڵا قوڵی پەڵەکەیە ینی ئایا لە چینی یەکەمی پێستا یا دووهەم یا تێکەڵە ئەگەر چینی دووەم بۆ قوڵ بوو تۆزێ قورسترە ئیشەکە ئەگەر چینی یەکەم بێت تۆزە باشترە بەچە بزانین کە ئەم پەڵەیە قوڵە بەدەر لەوەی کە پزیشک خۆی لە ڕێ ئامریکی تایبەتەوە سێری ئەم پەڵەکات و پشکنین بۆ ئەم پەڵەیە ئەکات بۆ نمونە نەخۆشێک تاکێک خۆی چۆن هەست بکە کە ئەم پەڵەی ئەو قوڵە یاخودەمە تەنها ئەبێ پزیشک بڕیاری لەسەر باوەویش بە چاو دیاری ناکرێ ئامریکی تایبەت هەیە یوڤی لایتە ئەو بەکارهێنانی لەسەر پێست بەکارهێنی و ئەوە دەریەخا کە ئایا قوڵە یا لەسەر ڕووی پێستەکەی هۆکاری چییە کە ئەم پەڵەیە قوڵ دەبێت دکتۆر چونکە هەندێک جار پزیشکەکان ئاماژە بەوە دەکەن ئەڵێ نەگەر زووتر فریای پێستێ بکەوتی تاویانی خزمەتە بکردای ئەم پەڵەیە ئەوەندە قوڵ نەدەبوو ینی بە پیاوانی شەوە هەیە هەردووشی ئەوەیە ئەگەر کەسێک پەڵەیەکی هەبێت زوو چارەسەری نکات و سەردانی پزیشک نکات بۆی هەیە کە ئەم پەڵەیە زیاد بێت و قۆڵیش ببێت بەڵێ هەروەکو هەر شتێکە کۆ بێتەوانێ وردە تەراکمی ئەبێت تۆ گوێی نایەتی و خۆر هەلێ یا هەر ئەوە بێت زیاترە بێت بەتەکی تۆگەر زووتر فریایکەوی وە خۆت بپارێزی باشترە وردە تۆ لە سەر ڕووی لەوە چێ لە سەر ڕووی پێستەکە بێ وردە بەرەو چینی دوو هەم بڕوە باشە کە چۆ چینی دووەم تۆ ئیشەکە و قورسترە بێ یا لەوە چە پەڵەکە ئەسڵەن خۆی هەر بەو شێوازە بێ پێستی کەسەکە لە چینی دوو هەما دروستی کا زیاتر پەڵەکە وەک لە چینی یەکەم کاکتۆر زۆر جار ئێمە پسپۆری دیکەی بەشی خۆراک لێرە باسیەوەی کردو کە زۆر جار خواردنیش کاریگەری دروست دەکات لەسەر دروستکردنی پەڵە بۆ نە دوو خۆراک پێکەوە بخورێت کە دژیەک بن دەبێتەوەی دروستبوونی پەڵە ئایا ئەمە ڕێتی دەچێت دەمەشکە جۆرە خواردنێکەیە لەوانەیە بۆ کەسە نەکەوێت بێتەوە کاری دروستبوونی پەڵە لەسەر ڕوخساری بۆی هەیە بە سەر چەنەیانی زۆر ئاماژەی پێ نەکراوە بەڕاستی لە کتێبا بڵین پەڵا ڕاستە خۆ پەیوەندی بە خواردنەوە هەبێت بە شێوەیەکی سەرەکی بەڵام یانی تۆ خواردنێ بخۆی کەم خوێنی بۆ دروستکە کۆمەڵێک
ینی خواردنێ بخۆی بە شێوازی لە شێوازەکان پێ نەکەوێت لەوە چێت تۆزێک کێشە بێ بە شێوازی کشتی بۆ تەندروستی بەس ئێمە زیاترینی لە سێ کوچکەی زۆر سەرێکیە ئاسۆڕێنەوانێ ئەویش بۆ ماوەیە هۆرمۆنەکانە و تعڕوزە بۆ خۆر ئەو سیانە زۆر گرنگە زۆرێک لە ئافرەتانی و پیاوانیش بەدەست پەڵەی ژێرچاوە دەناڵێن زۆر هاوڵاتی خەڵک ئەم پەڵەی هەیە ئەم پەڵەی بۆچی دەگەڕێتەوە هۆکارەکانی ئەم پەڵەی لای چاو چییە؟ پەڵەی ژێرچاو عادەتەن یەکەم تەنکی پێستی ئەو ناوچەیە دەورە بینێ کە تەنێک بوو پێستەکە ئەو ملولانەی ژێرەوە زیاتر دەرەکەون زیاتر دەرەکەون و بە شێوازی لەسەرەوەکو ڕەشیەک دەرەکەوێت کۆمەڵی هۆکاری هەیە کە یەکێک تر لەوانە بۆ ماوەیە یعنی لە عیلەکە هەبێ زیاتر دەرەکەوێت یەکی تر لەوانە کەم خەویە هیلاکیە ئەوانە سێرەکی و شەوەی کە تۆ هیلاکی بەیانی زیاتر تیا دەرکەوتووە و هەروەها کەمی ڤیتامین کەی دەورە بینێ بۆ کەی لەو کەسانە بۆیە زۆرجار بەکارهێنانی بۆ نەخەیار ڤیتامین کەیتیایە چێتە بیخیتە سەر چاو بۆی پێستەکە تۆزی هەڵی مژێ کەمی ئەکاتەوانێ و هەروەها جاری وایە قوڵبوونی ئەو شوێنەیە چکە ئەو شوێنە کۆمەڵێک کیسی چەوری تایە لە ژێرەوە ئەگەر ئەو کیسە چەوریانە کەم بنەوە قوڵە بێت کە قوڵ بوو بە ڕەشی دەرەکەوێت وەکو سێبەرە دروستەکە ڕەشە بێت تۆزە شوێنەکە بەس بە شێوەیەکی گشتی ئەوەی یەکەم جار کە باسمان کرد کە تەنکی پێستەکە و شوێنی پێستەکەی کە لەوی هاتۆزە زیاتر دکتۆر جۆری پاڵە ئێوە کاتێکە نەخۆشێک سەردانتانە کات سێری پاڵەکەی دەکەن ینی بەچیا دەزانن کە ئەم پاڵەیە لەوانەیە پەڵی کەم خوێنی بێت نەقسی ڤیتامینات بێت ئەوە هیچ خانمێک کە ئەگەر دووگیان بوو بێت و خۆی باشە زانێت کە پەڵەیە بۆی حملەکەیەوە دروست بووە بەڵام ینی بوونی پەڵەیەکی دیکە جۆرێکی دیکە لە پەڵە پزیشک چۆن نەتوانێت کە تەشخیصی بکات کە مەهی خۆرە یا زۆر بەکارهێنانی مایکەپە یاخود نەقسی ڤیتامینات و کەم خوێنیە خۆی یەکێ لەوانەی کە لە ئافرەتا زۆرە کەم خوێنی لە نەوعی ئاسنە ینی کەم خوێنی بەهۆی نەقسی ئاسنەوە باشە لە زیاتر بە بۆنی سووری مانگانەوە کە هەموو مانگێک کۆمەڵێک خوێنی و کەسە داعبەزێ بە تایبەتی دوایی تەبعاً حەمل دیسانێکەکە لە هۆکارەکانی کەمی ئاسندا ئەبەزێ و هۆکاری تر ئەوەیە کە تۆ بڵین کەسەکە سەیرەکەی لە ئەسنای حەملا تووشی پەڵەکە ئەبێ ئەمە زانین ماکی پریگنانسیە ینی لە کاتی حەملا تووشی بوو یا ڕاستەوخۆ دوای دانانی مناڵەکە پەڵەکەی زیایی کردو ئەمانە هەمووی پەیوەندی بە حەملەکەەوە هەیە و تۆ توانی لە ڕێگەی فەحسی شەوە بەڵگە تۆ زانی و کە کەم خوێنە ئەینێری بزانی کەم خوێنی چییە یا ئەو عیلاجانی بەکارێنێ سێرێکی جاری وای عیلاجی چی بەکارێنێ منعی حەمل بەکارێنێ تۆ بێ ئەوی بۆ بوەستێنی یا بینێتی تۆ بەلای دکتۆرەکە بە شێوازێکی تر وای لێ بکەی ئەوە بوەستێ زۆر جار نەخۆش هەبووەکە پەڵەیەکی هەبووە سەردانی پزیشکێکی پێستی کردووە بەبێ ئەوە هیچ فەحس و هیچ ینی پشکرینێکی بۆ بکات یەکسەر لەیزەری بۆ کردووە ینی ئەمە زیانیشی هەبووە دوجار بۆ پێستەکە کەواتە ئەکرێ بەبێ پشکنین و بەبێ بوونی فەحز تۆ لەیزەر بەکاربێنی بۆ جۆرە پەڵێ ینی ئەتوانین بڵێن تەنها ئەو دکتۆرە ببینینی ئەو جۆرە پەڵێ بتوانێت بڕیاری ئەو باکە ئەبێ لەیزەر بکرێت نەک لەیزەر بکرێ بەس بە شێوەیەکی عامەتوانی یعنی دەستکەی بە عیلاج بەڕاستی زۆر پەیوەندی بەوە نییە تۆ کۆڕێکشنی یعنی هەتا کەم خوێنی زۆر شت گەیشتە بگەیتە لەیزەر بەکارێنان خۆی لەیزەر تۆزە یعنی ئەبێت ئینسان تۆزە خۆی لێ دوورەکا بەڕاستی بە شێوەیەکی عام بۆ پلازما باشە بەڕاستی میزۆ باشە میزۆ چیە کۆمەڵێک مادەی ڤیتامیناتە و مادەی گلوتاثایۆنەکە بۆ پەڵە باشە بۆ هەروەها کرێمات ئەمانە زیاتر پشت بەمانە ئەبەستین بەڕاستی ئەگەر نەخۆشێک ببوورە چەند جەلسەیەک لەیزەری کردی بێت و پەڵەکانی چارەسەریان نەبوو بێت بگەڕێتەوە سەر بەکارهێنانی دەرمان و کرێمات سوودی لێ ئەبینێت ببوورە قسەیەکەیە کە دەڵێن ئەگەر پێستێک لەیزەری زۆر بکرێت دوجار هیچ کرێمێک ناتوانێت لە هیچ کرێمێک وەربگرێت ئەمە لە ڕووی پزیشکیەوە تا چەندە نانانە بەو شێوازە نیە کە لەیزەر کرایتر لەمە ئیسفادە ناکەیت بەڵام هەتا ئێستش مینستەی تریتمنت ینی چۆنەڵی باشترین عیلاج تقریبان بۆ پەڵە چییە کرێماتە ئەنجاشتی تری لەگەڵا بەکاربێن ینی بەعام کرێمە هەر بەکاربێنە باشە بۆ کەمکردنەوەی پەڵەکە لەگەڵی شادژەخۆر ئەنجا شتی تری بۆ بکەیت وردە بۆی زیاتر ئیسفادەی لەکاری کرێماتەکە تقریبان هەر
یەکێکە لە ئەساسیاتی لابردنی پەڵا. باست لەوە کرد کە زۆر کەس ئەنی زۆر جار خیار بزانم میوە خوارد شتێکەیە کە بەدەر لە کرێمات بەکاربێنێت سوودی هەبێ بۆ پەڵا یان خیارەکە ئەو ڤیتامینی زیاتر تێدایە یعنی وەکو میوە شتەکان بەڵێ زۆر جار دەمی کە دەیخێتە دەموچایە بە تایبەت خانمان ینی خۆیەوە تۆ ڤیتامینەکانی تایە تۆزە پێسەڵیەمژێ بە تایبەتی لەو شوێنەی کە باسم کرد لەوا زیاتر بەڵام جاری وا هەیە بە هەڵە کۆمەڵشت بەکارێنسە لیمۆ بەکارێنانی لیمۆ بۆ پێست زیانی پێبەخشێ چکە تۆزێک قورسە کە لی لەوە چێ بۆکو سووتانێک بیسووتێنێ پێستەکە لە بەرەبێ ئاگال لێی بێ کە تۆ چ جۆرە میوەیە بەکارێنین بنەوە میوانی ڤیتامین سی و ڤیتامین ئیتیایە عادەتەن تۆزە باشتر و ئەوەنترن. زۆر باشە بابەتی دەرونی بابەتی خەم و خەفەت ئەمانەش پەیوەندی بە دروستبوونی پەڵەوە هەیە قەلەقی تقریبا هەموو شتێک لە جسمی ئینسانە دروستەکە هەر لە بنیاتی لەشیەوە لە پەڵەوە بێ لە چرچیەوە بێ لە سپی بوونی قژیەوە بێ ئەمانە هەموویەکە توانین بڵین ئەرەوەڵا بەتەکیت دەوری هەیە. دکتۆر ئەگەر کەسێک هەموو جۆرەکانی پەڵە لە دەموچایە کۆبوو بێتەوە بڵێن نەقسێن و ڤیتامینات و زۆر بەکارهێنانی مەیکەپ و تیشکی خۆر و حەمل و ینی هەموو جۆرەکانی هەبوو بێت چارەسەری ئاسان دەبێت لەگەڵیشیدا بەکارهێنانی چەند جەلەسەیەک لەیزەر و مانی کرێماتێکی زۆر بەڵام دوجار هیچ سوودی نەبووە سوودی نەبووە. یەکێ لە هەر شتە گرنگەکان کە مهمە ئەوەیە پەڵەکە چەند قوڵە ئەگەر زۆر قوڵ بوو یا بابن چینی دوو هەم بوو عادەتەن ئەوە تۆزێک ئیزعاجانی بەڕاستی ئەگەر چینی یەکەم بێ ئەم پێستە لا ئەبرێت چی لێکرێ پێستەکە تەبان چینی یەکەم تۆزە سەحی ترە لەبەرەوە توانی ئایا شتێکی بۆکەی عادەتەن تۆ تەقشیرێکی بۆکەی کیمیایی بێ یا لەیزەرێکی بۆکەی تۆزە زووترە ڕوا واتە وەکو چۆنەڵی لێ ئەبێتەوە یەتە سەرەوە سەر ڕووی پێستەکە وردە وردە پاکە بێتەوە بەزەگەر چینی دووەم بێ تۆ ئەچێتە شوێنێکی قوڵتر لەبەرەوە دەسێ بە ئاسانی پیاناگە و زووتریش نەجاتە نابێلی لەبەرەوە ئەمە یەکێکە لە هۆکارەکان دوو هۆکارە بۆ ماوەکە چەند قورسیانی چەند هەیە لە عیلەکە گەر خەڵکیی زۆر تووشی بوو بێەوە هەروەها کەسەکە خۆی لە دەموچایە زۆر بڵاو بێ هیوایە چەند پەڵەیەکی بچووکە هیوا هەیە سێرکی زۆری گرتوتەوانێ یا تۆزە ئیهمالی کردووە ماوەیەکی زۆرە پێوەیەتی و هەر زیابووە کاتێکەیەت سێرەکەی پەڵەیەکی زۆر گەورە و قورس و قوڵ هەیە زۆریش خۆرلی یاوە پێستەکە سوتاوە تۆزە قورستر ئاماژەیت بە بۆ ماوەی کرد بۆ ماوەی لە تەرەفی باوانەوە زیاتر کاریگەری دەبێت یاخودی دایک لە هەردووکیەوە بەس تقریبان لە دایکا زیاتر لە دایک و لە خوشکەکانەوە زیاتر لەوانەوە ینی بە دەرەجی ئەگوێزرێتەوانێ بەزەگەر لە باوانیشەوە هەبێت خوشک و دایکی ئەویش هەیبێت بۆی هەیە مناڵەکان بەڕاستی یعنی ئەمە چارەسەری زەحمەتە بۆ ماوەی ناخۆی هەر بۆ ماوەی یەکێکە لە هۆکارە سەرکیەکان بەزەگەر تۆ بۆ ماوەکە ئێمە سەیری جینەکانەکەین لەسە بۆ نەقژ ڕوتانەوە گەر بنمونە بهێنینەوانێ هیوا هەیە لەوە چێ قژی ئەڕوتێتەوە بەس تا 50 ساڵیش هەر باشە زۆر نییە هیوایە سیرەکەی لە 20 ساڵیەوە قژوتانەوەی دەست پێکا لە بەرەوەی جینەکەی زۆر بەقوتە مەوسمان لەوەی زیاتر زۆر باشە زۆرێک هەند باز لەوە دەکەن کە دەستکاریکردنی زیب کەش کە بە دەموچاوە بێ دەبێتە هۆی پەڵە بەتە لە نێو گەنجانە لای ئەبا دواتر دەڵێن لای مەبیا دەستکاری مەکە کە خۆی لا دەچێت یان ئەگەر دەستکاریکی دەبێتە خۆی پەڵە ئایامە دروستە بەڵێ بەتەشیت چکە خۆی ئەو چوریە کە دەریێ لە ناو قەناتێکی تایبەتە کە ئەو قەناتەوە دروست کراوە بەرگەی ئەو جۆرە لە ئیلتیها بە ئەگرێن مشکلەی نییە بەس تۆ کاتێک کە قازێتی لەو قەناتە دەریەکەواتە بڵاویەکەی تۆ بە پێستەکە لە بەشی ژێرەوە ئەو ئیلتیها بە بڵاو کردەوە لە بەشی ژێرەوەی پێستەکە ئیتر بە شێوازی پەڵە دەرەکەوێت بڕێ ماڵین دەستکاری مەکە کۆمەڵەشت بەکاربێنە پاچی کاتەوە نەگەوەی خۆت بیت دەستکاری ئازێتی بی کوای لەکی تۆ ئەو ئیلتیاب بەژر پێستەکە بڵاو بێتەوە دکتۆر چارەسەر بۆ ئەو پێستانە چییە؟ وەک کە دانیار ئاماژەی پێکرد هەندێک پێست جۆری پێستەیە کە تەنانەت ئەگەر زیپیەک لەسەر ڕوومەتی دروست ببێت شوێنەکەی قاوەیی دەبێت یاخود ئەگەر برینێک دروست ببێت شوێنەکەی دیاری ئەبێت لە کاتێکدا سەردانی پزیشکەکات لەوانەیەکێک لە چارەسەرەکانی ئەم نەخۆشە تەقشیری کیمیایی بێت هەر جۆرە تەقشیرێک بێت دوجار کە ئیش لەسەر و پێستە دەکات ینی پێستەکە شوێنەوارەکەی دیارە بێت چارەسەر لەم حاڵەتانەیە بۆ نەخۆشانە چییە؟ ئەو حاڵەتەمان هەیە زۆر حساسە پێستی بەڕاستی بە کەمترین شت تۆزێک ئەو شوێنە دیارە بێ پێوەی ئەبێ بە پەڵا مەسلەی تەقشیری کیمیایی بە تایبەتی حاڵەتێکمانەیە پۆست ئینفلامەتری هایپەرپیگمنتیشن یعنی تۆ ئەو مادە کیمیایە کە بەکارهێنی دوایی کە چاکە بێتەوە ئەسڵەن
لەوە چێ پەڵەیەک دروستکاتەوە لە جێەکەی پەڵە دروستەکە ینی خۆی مادەکە پەڵە دروستەکە لە بەرەوەی کەسەکە تۆزێک پێسی حساسە بەتابەتی لە کۆمەڵە مادەی کیمیایی یا دروستە بێت لەوانە TCA کە ئێمە زۆر بەکارین وەکو تەقشیر چارەسەری بێ ئاسانە ینی بەڵام تۆزە کاتیەوێ کاتی ئەوێ لەگەڵ کۆمەڵە کرێماتە یەتە چاگە بێتەوە کێشەی نامێنێت زۆر باشە کاک دکتۆر لە کۆتاییدا بڵین پیاوان و خانمان چۆن بە شێوازێکی گشتی پارێزگاری لە پێستیان بکەن کە تووشی پەڵە نەبێت تووشی زیبکە نەبێت ئەین چی بکەین بۆی کە پێستێکی جوان و ڕوخسارێکی جوانمان هەبێت یەکێ لەوانە ئەوەیە تۆ پێستی خۆت بناسی بەڕاستی بزانی چییە بڵانگەر پێستە وشکە کۆمەڵە مادە بەکاربێنی کە زیاتر مڕەتیب بێت شێدارکەرەوە بێ بۆ پێستە بشێ ئەگەر پێستە تۆ چەورە بەعکسەوە کۆمەڵە مادەی وەکو خەسوولێک بەکاربێنی کە ئەو چەوریە لابە و کۆنتترۆلی چەورێکەتکە باشە بۆی تووشی زیبکە نەبیت و هەروەها گەر تۆ معڕەزی بۆ کەسانی کە پێست تۆزێک حساسە بە زیبکە بێ بە پەڵە بێت بەکارهێنانی کۆمەڵێ مادە خۆپاراستن لە خۆر بۆ هەردوو ڕەگەز و لە هەموو کاتێکە ضرورەتێکی زۆر زۆرە و هەروەها لە کاتی ڕویانی کۆمەڵێشت کە لە پێستایە تۆ شتێکی عجیب و غەریبە بەلاتەوە سەردانی دوکتۆرێ بکەی بۆی بزانی هۆکارەکە چی ئایا نەخۆشیێکی پێستە یا شتێک و چارەسەرێکی گونجاوی بۆ بدۆزیتەوە زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بەڵێن بەرزان پسپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکانی سپاسکەم دەرفەتت بێن بەخشی دەستان خۆش بەڵێزان و خۆشەویستان بابەتێکمان هەیە پێما بچین لای ناوەڕشەیدا ڤیتیەکمان هەیە دیمەنی گوندی چەخماخە لە شارباژێر پێکەوە بینەری چەند دیمەنێک دەبین لەو گوندە دووبار سڵاوتان لێبێ دازان و خۆشەویستان زۆر جار کەسانێکن کە دەزڕەنگین دەتوانشتی سیر و سەمەرۆ جیاواز دروست بکەن لەو بارەیە بابەتێکمانەیە کە دروستکردنی جێقەڵەمە پێکەوە بینەری دەبین.
دووبارە سڵاوتان لەبێ دازان و خۆشەویستان لە تەوریسەی بەرنامەکەماندا باز لە بابەتێکی گرنگ دەکەینەوەی ژەوەیە کە خی باڵادەست کۆمەڵێک شتی بۆ داناوی کە حرامن بزانین ئەو شتانەی کە حرامن بۆ مرۆڤ و نابێت مرۆڤ نزیکیان بکەوێتەوە چی لە قازانجی مرۆڤدایە و خۆپاراستنمان لەو بابەتانە تا چەند دەبێتە مای سوودگەاندن بە خۆمان و بە کۆمەلگاکەمان گفتوگۆ دەکەین لە باوی لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا شاخەوانسیان مەسووری مامۆستایانی مامۆستایان زۆر بەخێر بێن. زۆر سپاس بۆم دەستێتە خۆ بەخێر بێن. مامۆستا دەزانین کە خۆی باڵادەست کۆمەڵێک شتی بۆ دانایی کە حرامە و بە هیچ شێوازێک مرۆڤ نابێت نزیکیان بکەوێتەوە. دەمێ بزانم حکمەتی ئەمەد لە چیدایە کە خۆی باڵادەست ئەم شتانی بۆ حرام کردوین لە بەرامبەریشیدا زۆر زیاتر لەوە شتی بۆ داناین و کە حەڵاڵ و ڕێگە پێدراوە ئێمە بەکاری بێنین یان لێی بخۆین. بسم الله الرحمن الرحیم. دەستان خۆش بێ خۆی گەورەتان پارێزی یا ڕەبی. دیارە شریعەتی پاکی ئیسلام کاتێک کە هاتووە بۆ پاراستنی پێنج شت هاتووە. یعنی ئەم پێنج شتەی ئیسلام زۆر گرنگی پێدات. هەر شتێک ببێتە هۆکاری پاراستنی ئەم پێنج شتە ئیسلام جەختی لەسەر کردوێتەوە. پاراستنی دین ئیسلام زۆر ئینسان دینی هەبێت و دینی بپارێزرێت. پاراستنی نەفس ولا تقتلوا أنفسكم ئینسان نابێ خۆی بکوژێت. هەرچی لەژێر پاراستنی ئەمەیە بوو ئیسلام گرنگی پێداوە. پاراستنی عەقڵ شتێک کە عەقڵ بێهۆش کات عەقڵ وا لێ بکات بیر نەکاتەوە ئیسلام دژێتی. ئیتر ئەمەش کۆمەڵەشتی حرام بۆ لێرەدا. پاراستنی ماڵ پارە مەسەلەن ڕیبای حرام کردووە غەشی حرام کردووە. بۆچی؟ بۆی پارەی ئینسان بپارێزرێت و پاراستنی نەسل وەچە. ئیسلام بۆم پێنج شتە هاتووە. پاراستنی وەچە لە چیایە؟ لەوایە کە زەواج بکرێت پرۆسەی زەواج دوانەکەوێت هەر شتێک ببێتە هۆکاری پەککەوتنی پرۆسەی زەواج ئیسلام قەدەغەی کردووە. هەر کەسێک بێتە هۆکاری زیادبوونی زەواج و زیادبوونی وەچە ئیسلام گرنگی پێداوە باسی کردو. بۆیە حرامەکان ئەگەر تەماشاکەین هەر حرامێک کە ئیسلام قەدەغەی کردووە ئیلا یان هەر حەڵاڵێک کە ئیسلام حەڵاڵی کردووە ئیلا لەژێر یەکێک لەم پێنج پاکێجا کۆ بێتەوە. ئیلا یان بۆ پاراستنی یەکێک لەو پاکێجانەیە کە بیپارێزێ یان بۆ پاراستنی یەکێک لەو پاکێجانێت. کەواتە مامۆستا دوورکەوتنەوە یاخود خۆ پاراستنمان لە شتە حرامەکان تا چەندە سوودی ئەبێت بۆمە. طبعا ئینسان کاتێک کە حرامێکە کە ئەم حرامە دوو بەشە، بەشێک بینی خۆی و خوا، بەشێک بینی خۆی و خەڵک. ئەگەر من حرامێک بکەم لە بینی من و توایە بۆ غیبەتێکی تۆکەم بۆ نمونە خوا نەخواستە بوتانێ بۆ تۆکەم قسەیەکی وا بۆ تۆکەم جارێ ئەوە کارێکی زۆر خراپە. بۆچی؟ چونکە من جارە تۆم ئازارداوە تۆم ناڕەحەت کردەوە نیە ئەمە حرامێکە. ئیسلام ئەم بەشەی حرام کردووە. یان تاوان بینی خۆت و بینی خۆی و خوایە ئەم ئینسانە ئەمیر لە تووڕەبوونی خوای تەعالا ئینسانە بێ بترسێ. بۆیە هەر کاتێک حرامێک لە حرام کراوەکان خوای تەعالا حرامی کردووە بۆ ئەوەیەتی کە ئێمە هەم خوا لە خۆمان نەڕەنجێنین هەم لە کۆمەلگایە کەسێکی خۆشەویست بین. ئەو کەسەی کە خەڵک زۆر ئەڕەنجێنێ لە خۆی، ئەو کەسەی کە خراپە بۆ دەوروبەری دایمە لە کۆمەلگایە خەڵکێکی مەزمومەوە نییە. پاشان کە خوای تەعالا بە ئێمەی وتوان دێ حرام مەکەن خوا ئێمەی دروست کردو. خوای تەعالا ئێمەی دروست کردو ئەزانێ ئێمە بچم و بۆدی و جسم و بیرکردنەوەی ئێمە چۆن خراپە بێت و ئەژدانێت چۆن چاکە بێت. ولله المثل الأعلى. ئەم کامێرەی کە تەسویری ئێماکەن شەریکەیەک دروستی کردووە دڵنیام کاتۆ ئەم کەناڵەوە کەرتەلۆکێکی لەگەڵایە. ئەگەر بەغەیری ئەو کەرتەلۆکە کاری تێدا بکرێ ئیشی خۆی کات نا. ئینسانیش بەغەیری ئەو کەرتەلۆکەی کە خوا بۆی ناردووە بجوڵێتەوە هەدەف لە دروستکردنی ئینسانەکە نامێنێکەوە وما خەلەقت الجن والئینس إلا لیعبودون کە بۆ ئەوەیە. پاشان بۆ پاراستنی نەفسی خۆمانە یعنی کاتێک ئێمە ئەڵێین با نزیکی قەدەغەکراوەکان نەبین بۆ پاراستنی خۆمانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکدا کە ئیمامی ئیبن ماجە ئەیگەڕێتەوە سەنەدێکی حەسەنی هەیە ڕووی کردە موهاجیر فەرمووی ئەی خەڵکی موهاجیر ئەوانەی کە هیجرەتیان کردووە خەمس إذا ابتليتم بهن وأعوذ بالله أن تدركوهن. فەرمووی پێنج شتەیە
ئەگەر تووشی ببن پەنا ئەگرم بەخوا لێوە تووشی ببن و تووشی ئەو ئیبتیلایە بن تووشی ببن ئەم پێنجتە پێنج نەکبەتی لە دوای خۆیانێ فەرمووی إذا فشل الفساد يعني إذا ظهر الفساد كاتك فسادي بإعلاني كرا بأشكرا كرا لناو هر قوم يكدا لناو هر قل يكدا إلا فشى فيهم الطاعون والأوجاع التي لم تكن في أسلافهم هر كاتك تاوان وجناح لناو قوم يكدا بأشكرا أنجام درا خواي تعالى نەخۆشیەکیان لە ناودا بڵاوەکاتەوە کە لە باو باپیران شتیوان نەبیستووە بەهۆی چیەوە بەهۆی تاوانەوە یعنی جاری وایە لانی تەندروستی مرۆڤ زەرەری لێکات لانی تەندروستی مرۆڤ یعنی تەماشاکە ئەمڕۆ ئەو هەموو نەخۆشیەکە بڵاو بووت ئێمە هەرەمانوت کاکە دەستنوێژ بگرن ئاوەردەن لە دەمتان ئاوەردەن لە لووتان دەستان ئاوا بشۆن کاتێکە کۆرۆنا بوو صحە نێودەوڵەتی هەمان فقی شافعیان بەخەڵکەوت ئەهێن و ئاوا دەموچاوتان بشۆن ئاوا بکەن یەخۆمە ئیسلام داوای کرد بووە نیە ڕۆژی 5 جار وانە ینی ئەمڕۆ ئەم هەموو تاوانەی ئەم نەخۆشی تازەی کە بڵاو بۆ تۆ ئەم نەخۆشی نازانم ئاوەڵەی مەیمون ئەم نەخۆشی مەیموناویە کە بڵاو بۆ تۆ تەسەوورکە یعنی هۆکاری چییە؟ خۆیان ئیعلانیان کردووە کاکە یعنی خۆیان ئیعلانیان کردووەڵێن هۆکارەکەی زەواجی هاوڕەگەزە وانە هەنی ئەمە تاوان نییە ئەمە گوناح نییە ئەم گوناحەی کە خەڵک زۆر بەلایەوە ئاسایە خوا پەنامان بە ئەم تاوانەی کە خەڵک زۆر بەلایەوە ئاسایە کە خوای پەروەردگار قەومێکی پێ لە ناو برد کە ئەوەیە پیاو پیاو مارەکات ئافرەت مارەکات سەماوی دوسێ ساڵێکە بە ئاشکرا ئەنجام دەدرێنی باش طبعا ئەمە قانونی بۆ دانراوە بۆ زانینت لە کوردستانی طبعا لە بەریتانیا لە 2002 لە 2001ەوە لە 2001 لە بەریتانیا بەڕەسمی ئەعلان کرا کە ئەم زەواجێکی قانونیە لای خۆیان ئێستش لە هەرچی دۆلی ئەوروپی هەیە لە هەرچی دۆلی ئەوروپی هەیە لە ئەمریکا لە ویلایەتی متحیدە لە نەمسا لە بەلجیکا لە هۆڵندا لەم وڵاتانە هەر هەمویان تەمەن لە هۆڵندا بڵاو بووە ئەم کارە بەلایەن شتێکی زۆر ئاسایی لە ئیسرائیل یعنی ئاعترافیان پێ کردووە بۆیە ئەم تاوانانە لەم ڕۆژانەیە وەزیری سەحەی بەریتانی ئەویتەوە هۆکارەکەیەتی خۆ مسلمانیش نییە کاکە ینی مسلمان نیە ئەڵێ هۆکاری بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە و ڕەگەز بازیە ئەو سامانە شوێن حەز و خولیان دەکەون یان خود نازانن کەمە زیانێکی زۆری هەیە هەر شتێکە حەز و چێژی تیا بوو بۆی بۆی ئەنجام ئینسان لە تاوانە کاتێک تاوانەکات بە سێ مەرحەلە ئاڕوات کە تاوانەکات یەکێک لە مەرحەلەکان وەزەیەنە لەهم الشەیطان ئەعمالەهم شەیطان بۆیان جوانەکات شەیطان لایەن خۆشەویستەکات ئەمە ئەو مەرحەلەیە وزين لهم الشيطان وأعمالهم بويا تماشاكا يعني كاتيك إنسان بداخل أمره بل لدولي أوروبية بأشكرا وكاران أكري بلام أمره لدولي إسلامية أكري لجدة نم صالانية كولاتي السعودية خلق بأشكرا كردي أم زواجه أما كارساتا تماشا بكين كاكا إما كارتلوكيك من بواتو قرآن أم قرآن جورة أم قرآن بيروزا باسي أومان بوكات قومك لقومي لە پێغەمبەران قەومەکەی کە خەومی لۆت بوو ئەو تاوانانیان کردبوو کە پێش ئەوان ئەم تاوانە نەکرابوو خوای تەعالا سزایەکی داونی یەک کەسێک سزای وای نەدراون نە لە پێش ئەوانە لە دوای ئەوانە بۆ زانینت یعنی خوای تەعالا قەومێکی لەناو بردۆ بە لافەوتەوە قەومێکی لەناو بردۆ بۆی کە نوقمی کردوونەتە ژێر ئەرز قەومێکی لەناو بردۆ بە زیلزال بەڵام ئەم قەومە خوای پەروەردگار بە چوار عقوبە لە ناوی بردن چوار عقوبە يعني يقع عقوبة نبو بو چونکە تاوانەکان زۆر پیس بووە ینی تاوانێکی زۆر گەورەیان کردووە کاتێک کە فریشتەکان دێن یەکەم شتە و خەڵکە کوێرەکەن هەر هەمویان کوێرەکەن کە لە ماڵ پێغەمبەر لوتایە پاشان خۆی پەروەردگار کاتێک کە سزاکە دەستی پێ کرد یەکەم شت چی کرد ئەم قەومە سەیحە هەورە گرمە و دەنگ کەڕی کردن بصيحة دواي فجعل عاليها سافلها حود دانا قنت
حەوت دانە گوند کە ئەم تاوانەی تێدا بڵاو بووەوە کە گویان لە پێغەمبەرەکە ناگرت خوای پەروەردگار سێ مەلایکەتی بۆ ناردووە جبرائیل و ئیسرافیل و مەلایکەتێکی تر خوای پەروەردگار سێ دانە مەلایکەتی بۆ ناردووە ئەم مەلایکەتانە ئەم حەوت گوندیان بەرزەوە کردووە فجعل عالیها سافلها قورئانە فەرمێ یعنی ڕێک سەروژێری کرد خوا پەنامان بە فجعل عالیها سافلها وأمطرنا عليها حجارة من سجيل خوای تاوانی عقوبەی چوارە خوای تعالی بەردی بۆ باران بەرد ئەم بەردە بەردێکی ئاگری بوو لە هەموو بەردێک ناوی ئەو کەسە نووسرا بوو تەنانەت دڵ ژنەکەی پێغەمبەر لوتیش کە لەگەڵ قەومەکەی بۆ بەڵە خراپەکار نەبوو خوای تعالی بۆ لە ناوی برد مەبەستم چییە لێرە ئەم ئێمەی مسلمان کاتێک ئاگەڕێنەوە بۆ قورئان بۆچی هاتووە بۆ هاتووە کە ئینسان دەرس و پند و عیبرەتی دێوەگرێ و بەجێ خۆی پەروەردگار بکە ئەبینێ کە ئەمە عقوبەکەیەتی و ئەم تاوانانە هەر تاوانێک لەو تاوانانەی کە ئینسان ئەنجامێدا مەرجێنەر ئەم تاوانە چونکە پێغەمبەری خوا لەو فەرمودەیە باسی 5 تاوانی کرد فەرمووی هەر کاتێک تراز و بازی بکەن قات و قڕی ڕووتان تێکات قات و قڕی هەر کاتێک زەکات نەدەن بە هەژاران بێبارانی ڕۆدات بێبارانی هەمووی تاوان نییە هەمووی تاوانە بۆیە بەڕاستی ئینسان کاتێکە خوا پەنامان بە کاتێکە تاوان لە کۆمەلگایە بڵاوە بێتەوە زۆرترین نەخۆشی و زۆرترین ناخۆشی و زۆرترین نەکبەتی و زۆرترین نەهامەتی ڕوو لەو خەڵکاکە کاکە ئەمڕۆ مەسەلەن کابرا بەهۆی ئەوەی کە دێتەوە بە ماڵەوە سەرخۆشە خێزانەکەی خۆی لێشارێتەوە یعنی ئێمە زۆر جار خوشکی وا بووە تەلەفۆنی کردووە لە مامۆستا مێردەکەم ڕەفیقەکانی شێنێتەوە بۆ ماڵەوە مێردەکەم ڕەفیقیانێتەوە ماڵە بۆی عرەق بخۆنەوە ئەبێ من سفریان بۆ داخم ئەبێ من شتیان بۆ ئەوە بکەم ئەڵە جاری وایە یەکێکیان کە ساختە چیە ڕەفیقی مێردەکەمە ناخواتەوە بۆی دوای پەلاماری ئێمە بدات هەنی ئەمە چی تاوانێکە ئەمە چی گوناحێکە زۆر باش شێدا پرسیارێکمە بوو من لە کتێبێکە جارێکیان خوێندمەوە زانایەکی کە بێدینیش بۆ هیچ دینێکی نەبووە دراستەتی ئەو شتانەی کردو کە خۆی باڵا دەست ئەم شتانەی حرام کردووە ینی سێری کردووە کە بزانین بۆچی حرامی کردووە ینی بۆ نوە زینای بۆ حرام کردووە بۆ نوە گۆشتی بەرازی بۆ حرام کردووە هاتووە قازانج و سوودەکانی ورد کردوێتەوە دەبینێت کە هیچ قازانجێکی تێدا نیە تەواوی شتەکانی زیانە بۆیە مسلمانبوونی خۆی ڕاگەیاندووە واتە تەواوی ئەو شتانەی کە خۆی باڵادەست بۆی حرام کردوین ئەگەر لێ وردبینەوە هەمووی لە قازانجی خۆمان هەر هەمووی لە ژێر ئەو 5 پاکێجیا جێ بێتەوە کە هەموو دینە ئاسمانیەکان جەختیان لە پاراستنی کردوێتەوە هەر هەمووی کەواتە مامۆستا بۆچی مرۆڤ حەز لە شتە حرام کراوەکانەکات ئایا ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە نەقسی ئیمانی هەیە و شەیتان زاڵە بەسەریە طبعا ئینسان بەردەوام حەزی لەوەیە کە نیەتی ئەنی ئینسان بەردەوام ئاواتی ئەوە ئەخوازێ کە نیەتی ئەنی بڕۆ جاری وا هەیە خەڵکێک خاوەنی جوانترین سیارەیە بەڵام سیارێکی زۆر ئاسایی بینی حەزی لێتی وەنیە جاری وا هەیە یعنی ئینسان بەردەوام ینی بەردەوام حەزەکات زۆرترین شت تاقیب کات و لە ژیانیدا زۆرترین شت هەندێک کارەکان شەیتان جوانێکات هەندێکی حەز و نەفسی ئارەزووی ئینسانە یعنی بۆ ئیمامی عەلیە فەرمەیە ئەگەر هەرچی ئافرەتی دنیا هەیە هی یەک پیاو بێت ئیلا یەک دانیان نەبێ ئەو پیاوە حەز لەوەی تری شەکات بۆ ئەمە ئینسان طبعی ئینسان وایە خۆی گەورەوای دروست کردووە یعنی طبعی ئینسان وایە طبعی ئینسان وایە حەز بەردەوام لە شتەکە بۆیە خوای تەعالی سنوورێکی بۆ داناوە تیلکە حدود الله حدودیە کاکە نابێ ئینسانە حدودە ببەزێنێت چونکە حدودت بەزاند ئەچیتە حدودی کەسێکی ترۆ وەنیە بۆیە ئینسان ئەگەر بێوێت خوشکە شەید ئەگەر بێوێ بەردەوام ئەوەی کە نەفسی حەزی لێتی تێر بێ تێر نابێ و سنووریشی بۆ نامێنێت بەردەوام شەیتان شتەکانی بۆ جوانەکات یعنی شەیتان تاوان و تەسبیح وایە کەواتە مامۆستا ڕەبتی بەوە نییە بڵێن کەسێک کە حەز لە دڵیانی خۆ دڵی بۆ شتە قەجەغە کراوەکان و حرام کراوەکان لێ بدات ئەتوانین بڵێن کە ئەمە نەقسی ئیمانی هەیە یاخود ئەمە شتێکە و نەفسە و تەبیعەتی ئینسان حەز جایە حەزی ئینسان ئەو حەزێکە لە ناخیایەتی ئەو حەزێکە لە ناخیایەتی جایە مەسەن حەزی لە شتێکە بەڵام کاتێک کە ئەیگرێتەوە خوای تەعالی خێری بۆ نووسێت ئەگەر نا مەسەلەن کاکە هەموو کەس حەزی لە پارایە هەموو کەس حەزی لە شتی ترەیە بەڵام ئینسانی بڕوادار ئەبێ بزانێ کاکە
ئەمە حدودی من نییە، ئەمە ماڵی من نیە نابێت دەسی بۆ بەرم، ئەمە حەڵاڵی من نیە نابێت دەسی بۆ بەرم نییە، ئەمە حدودی کەسێکی تر نابێ من بیبەزێنم. ئینسانە بێ خۆی ببەستێتەوە، نەفسی خۆی ببەستێتەوە بەوەی کە فەرمانی خوای تەعالا ئەشکێنێ کاتێک کە حدودی کەسێکی تر ئەبەزێنێت. بۆیە زۆر جار بڵێ ئەو ئینسانەی کە بەردەوام حەزی لە ماڵ و سەرۆت و سامان و ناموس و حیا و شەرمی خەڵکەکە بێتە ژێر دەستێەوە، ئەم ئینسانە لەو ڕۆ نەقسی ئیمانی هەیە کە حەزی لێتی هەوڵی بۆ دات. بەڵام حەزێک بێ بە ناخیا ئەوە شتێکی ترە، ینی تۆ تەسەوڕ کە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و لای پێغەمبەری خوا و دەنەی پێغەمبەری خوا ئێمە زۆر جار بیرەکەینەوە ئەم ئاسمانە چۆن دروست کرا و ئەرز چۆن لە کۆتایی بیر لەوە ئەکەینەوە ئەی خۆی کێی دروستی کردووە، بیرمان بۆ لایەوە ئاچێت. تامان ئەم بیر چوونە شتێکی خراپەوە نییە. پێغەمبەری خوا نەیفەرموو تۆ ئیمانت کزە، تۆ ئیمانت لاوازە، نابێ بیر لە شتی وا بکەیتەوە. فەرمووی کاتێک گەشتنە ئەوە پەنا بگرن بەخوا، تێگەشتی پەنا بگرن بەخوا، ئەوە شەیتان بۆتانێنێ. شەیتان شت زۆر ئێنێ بۆ ئینسان، بەڵام ئینسان نابێت دوای کەوێت. یعنی ئینسان لە شەیتان لە هەرکوێوە شەنی کرد بۆ شێوازە ئیشی خۆی بکە و بەڕاستی کارێکی خراپ. مامۆستا تا چەند گرگە موسڵمانان درک بەوە بکەن بۆ نمونە ینی موسڵمانانی خۆمان وڵاتانی موسڵمان درک بەوە بکەن سێرەکەین کە زۆربەی نەخۆشیە خراپەکان لە ئایدز لە ئەمەی ئێستا کە تازە هەیە ئەمەی کە ئاوڵەی مەیمون و پێشووتر کۆرۆناکە بەهۆی کۆمەڵی خواردن و شتەوە هات درک بەوە بکرێت کە ئەم وڵاتانە حرامکراوەکان بۆ خۆیان حەڵاڵ دەکەن، بۆیە ئەو نەخۆشی خراپانەوە لەوەوە سەر هەڵدەدات. ئاین ببێتە دەرسێ بۆی مەکە بە هەموو شێوازە دوورکەینەوە لەو حرامانە کە دەبینین زۆرێک لە نەخۆشی خراپ ڕوو لەو وڵاتانە دەکات. طبعا بڕۆ کتابی الطب النبوي بخوێنەوەی ئیمامی ابن القیم جوزی تەماشاکە ئەم طب النبویە ئەوەی لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم گرنگی پێدراوە پاراستنی بەها باڵاکانی ئیسلام بۆ کەمترین نەخۆشی هەبووە، کەمترین نەخۆشی بۆ چونکە خەڵک ملزم بووە. جاری وایە کابرا موسڵمانیش نییە، ملزمە بە دینەکەی خۆیەوە. یعنی هەر دینێکی ئاسمانی ئەگەڕێ ئەی خوێنیتەوە، تەماشای قورئان کە، تەماشای تەورات کە، تەماشای ئینجیل کە، تەماشای کتابی تەلمۆد کە شەرحی کتابەکانی کردووە، تەماشای ئەسفارەکان کە، هەموو ئەم کتابانە تەماشای کتابی زەردەشت کە، یعنی هەموو ئەم کتابانە تەماشا بکە کۆمەڵێ بەهاکە ئیسلام حرامی کردووان حرامیان کردووە. هەموو ئەمانە بۆ چونکە پاراستنی نەفسی ئینسانی تایە، پاراستنی کەرامەتی ئینسانی تایە، پاراستنی شعوری بەرامبەریتیایە. بۆیە هەر کاتێک ئینسان ئیلتیزامی بە دینی ئیسلامەوە هەبێت بە فراوانتر ئەیڵم، هەر کاتێک ئینسان ئیلتیزامی بە هەر ئەدیانێکی ئاسمانیەوە هەبێ کەمترین تاوان بەرامبەر خۆی بەرامبەر خەڵک ئەنجام دەدات. چونکە بۆ هەموو ئەدیانەکان هەموو کتێبە ئاسمانیەکان لەگەڵەوەی هەندێکیان تەحریف کراون و گۆڕاون، بەڵام من دێشتیان هەرماوە، هەندێشتی جوانە نەرماوە کە لەگەڵ قورئانەیەکە گرێتەوە. ئەمانە ئەوەمان پێڵێ کە ئینسانی بڕوادار هەتا خۆی لە تاوان و لە گوناح بە دوور بگرێ لە نەخۆشی نەفسی، لە نەخۆشی ناخی، لە نەخۆشی جەستەیی، لە ئازاردانی خەڵک و لە ئازاردانی خود و لە هێرش نەکردنە سەر کەسی بەرامبەر ئەپارێزێت. هەر کاتێکی ئینسان سنووری بۆ خۆی نێڵایەوە، حەزی لە هەر تاوانێکرد بیکە، حەزی لە هەرچی کرد بیخوا، ئەو کاتا و ئینسانە بەڕاستی ئەم ئینسانە خۆی تووشی نەخۆشیە بێ، خەڵک تووشی نەخۆشیەکات. ئەمڕۆ چەندین نەخۆشی وەکو جەنابتان باستان کرد، باوەڕکەن چەندین نەخۆشی تری هێشتا ئیعلان نەکراوە، چەندین نەخۆشی هەمووی لە وڵاتانەوە. نەخۆشیەکەم پێ بڵێن لە دۆلی ئیسلامی بڵاو بێتەوە، یەک نەخۆشیم پێ بڵێن دۆلی ئیسلامی بڵاو بێتەوە. هەموو ئەم نەخۆشیانە کە خوا پەنامان بە سەبەبەکەی پشتگوێ خستنی فەرمانەکانی خوای پەروەردگارە و سوود وەرگردنی خراپ لەو ئازادیەیە کە باسیەکەن، و ئەمڕۆ شتەکان کە بە دیموکراسی لە پەرلەمانە بە هەر لە پەرلەمانەکانیش ئەو هاوڕەگەز بازی ئەوانش باشکرا دەنگی لەسەر دراوە بەڕاستی. بۆیە لە وڵاتی ئێمەشدا طبعاً لە وڵاتی ئێمەشدا خوا پەنامان بە ئەم بابەتە زۆر
وی ماوەسا دژمانن هەمیشە ئەیانەوێ بە هەر شێوازێک بۆ بە میدیا و بە هەر شێوازێک بۆ خەڵک و ئەم مسلمانانە ڕاپێکی وەکو خۆیانیان لێ بکەن بەڕاستی ئەیانەوێ طبعاً شەیطان بۆ لە دنیادا ئەیەوێ هەموو کەسۆک خۆی بێت چکە خۆ شەیطان یەقین هەیە ئالی ئاگرە ئەی بۆ ئەوێت هەموو کەسۆک خۆی بێ ئەوێ زۆرترین خەڵک تووشی فەساد بێ کەواتە مامۆستا بەرامبەر بەم هەموو شتە قەدەغەکراوانە هەرام حەڵال کراوێکەیە کە تا موسڵمانان پەنانە بەنەبەر حرام کراوەکان ئەی طبعاً تۆ لە هەر شتێکە کە ئەبینی بۆ نمونە کابرا حەزی لە مەشروبە مەشروب لە چی دروست دەکرێت لە ترێ دروست دەکرێت یخوا تری حەڵال کردو وانە ئەمە بابەتێک وایەنە مەسەلەن ئینسان خوا پەنامان بە ئەو غەریزەی کە خوای تەعالا پێی داوە هەموو ئینسانی خوای تەعالا غەریزەیەکی پێداوە غەریزەیەکی جنسی خوای تەعالا هاوسەرگیری بۆ حەڵال کردو وانە یعنی هەر شتێک لە شتەکان کە تەماشا ئەکەیت ئیسلام بەرامبەری حەلێکی بۆ داناوە بەرامبەر حەز لە گۆشتە گۆشتی بەراز مەخۆ کاکە ئەو گۆشتی مەڕم خۆوانێ کاکە یعنی بۆیە تەماشاکە گۆشتی بورگ مەخۆ کاکە گۆشتی شتێکی پاک و حەڵال بخۆ هەرچی ئەو شتانەی کە بڕێزان ئینسان حەزی لێتی خوای تەعالا شتێکی حرام کردو هەزار شتی حەڵال کردو ئەوسا پێش بەنامەکە زۆر بە شتێکی جوان کردوتە با بەراوردیان کە بزانین کامانە حرام کراوەکان زۆریان حەڵال کراوەکان ئەی طبعاً یعنی بیلفعل وایە ئەگەر ئێمە تەماشاکەین وەرە ناوی ئەو گۆشتانە بنووسە کە حرامن بەم پەنجەی دەستە ئەژمێر درێت وانە بەم پەنجەی دەستە ئەژمێر درێت بەڵام وەرە ناوی حەڵاڵەکان بنووسە بزە چەند زۆرە یعنی کاتێک ئیسلام ئەڵێ کاکە تۆ نابێ مەی بخۆیتەوە بەڵام ناڵێ تریەکە مەخۆرەوە چکە ئەم مەیە سەرخۆش دەکە کە ئینسان سەرخۆشی کرد ئیمامی ئەبوو بەکر ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بفەرمووی من لە جاهیلیشا مەیم نەخواردووە پێیان بوویت وەڵی جارێ پیاوێکم بینی لە ڕوو جەنابتان و بەڕێزانی گویان لێمانە پیاوێکم بینی سەرخۆش بوو پیسی خۆی کردبوو خەریک ئەی خوارد پیسەکەی خۆی خوارد بەبێ ئەوەی ئاگای لێ بێت یعنی ئیسلام بۆ ئەمەی حرام کردو لەبەر ئەوە ئیسلام بۆ ئەسڵەن و تێتی کاکە کەسێک ئەگەر سەرخۆشیش بێت تەلاقی ناکەوێت ئەوەندە ڕەحمی پێیەتی وانە بۆیە هەموو ئەم شتانە کە ئیسلام حرامی کردو قەدەغەی کردو کە ئینسانی مسلمان دەستی کە شتەکان زۆر کە من لەو لاوە کۆمەڵێشتی زۆری بۆ حەڵال کردو بەڕاستی حەڵالکراوەکان زیاترن لە حەڵال کراوەکان هەم زیاترن هەم خۆشترن ئەگەر بە ڕوانگەیەکی دینی تەماشای بکرێت بەڵام بەداخۆ لای خۆمان خەڵکە لە وڵا حرام تامی خۆشە بەخۆ حرام تامی خۆش نیە ئەو شەیتان خۆشێک ماوەسا کاتمان هەر هیچ نەماوە بەڵام تا چەند گرنگە ئاگادار بین مسلمانان ئاگاداری ئەو بن کە شەیتان دەزانێت لەکوێدا ئێمە زەعیفین لێەوە زەفەرمان پێ دەبات نێڵی لەو شتە بچووکەوە زەفەرمان پێبەرێت تەمە شەیتان بیلفعل کە بەو شێوازەی دێ بۆ لای من بەو شێوازە نایە بۆ لای تۆ بەو شێوازەی دێ بە لای تۆ بەو شێوازە نایە بۆ لای خۆشکم هەر بە شێوازی دێ بە لای منەڵە چی ئەڕێ ئەم بەرنامە هەوڵدە قسەی جوان بکە بە خەڵک لێت ڕازی بێت ڕیا بۆ من دروست دەکات وایە بۆ لای کەسێکی تر ئەڕێ بڕۆ مەی بخۆ خەجێکە خەڵکی خوات نایە بە لای بڵێ مەی بخۆ وانە بۆ لای بۆ شتێکی تر دێ بۆ لای دوکاندارێک نایە تۆ بڵێ قسەکە جوانکە بۆی خەڵک ڕیاد بۆ دروێ نە ئەڵێ هەوڵدە خەش بکە ئەم شتە مەسەلەن قەیچێکە عادیە بڵێ ئەسڵە خەڵک بێ نازانێت یعنی شەیطان هەزار و یەک ڕێگەی هەیە بۆ خەڵەتاندنی ئینسان ئەخر چۆن نیەتی کاکە ئەرزم کردن چەند جارێکی تر ڕێوی 7 ساڵەژی پێڵەن فێڵباس 7 ساڵەژی ڕێوی سوور پێڵەن فێڵباس ئێ شەیطان لەوەتی ئادەم دروست کراوە لە پێش ئادەمیشەوە ئەژی لەسەر ئەرزە ئادەمی بینیوە حەوای بینیوە کوڕەکانی بینیوە نوحی بینیوە ئیبراهیمی بینیوە عیسای بینیوە موسای بینیوە سولەیمانی بینیوە هاڕۆنی بینیوە دا هەرچی پێغەمبەرانەیە هەرچی قەومێ بینیوێتی یعنی هەر لە قەومێک هەر لە 1000 ساڵ کاکە فێڵێک فێر بوو بێ ئێستا چەند فێڵ دەزانێت هەر لە 1000 ساڵ فێڵێ فێر بوو بەسەری بۆ ئێمە وانە زۆر فێڵ بازە کاکە بۆیە بەڕاستی ئێمە بێ وریابین نەخەڵەتین بەکارێک ینی تووشی کارەسات و خۆشمان تووشی کارەسات بکەین خەڵکیش تووشی کارەسات بکەن بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شاخەوان سیامەن سووری مامۆستا و زانایانی زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ وتە جوانەکان بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان لەگەڵ هاوکارم شەیدا بەرنامەی پایانی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازیین کە بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.